بەنای خۆی گەورە و باڵادەست جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار بە کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە تەندروستێکی زۆر باش و بە دڵدەرونێکی ئارامەوە بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. دەستخۆشەیدا سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شەیدا کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی پرۆژە ئەلکترۆنیەکان دەکەین زانی ئەم پرۆژانە چۆن دەتوانێت خزمەت بە کۆمەلگا بکات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک گەنجی بەهرەمەند نزیک بە 52 گەنج کۆمەڵێک پرۆژیان لە پێشانگەیەکدا ڕاگەیان کە ئەمە ئەم پرۆژانە هەریەکە و بە شێوازی خزمەت بە بواری تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستاندا دەکرێت بەڵام بەو مەرجەی کە پاڵپشتێکی هەبێت لەلایەن حکوومەت و یاخود لەلایەن کۆمپانیا و سەرمایەدارەکانەوە کە ئەم گەنجانە دەتوانن کۆمەڵێک پرۆژەی جوانی ئەلکترۆنی پێشکەش بە کۆمەلگا بکەن ئێمە لەو تۆرەیەماندا بەگشتی باز لە پرۆژە ئەلکترۆنیەکان دەکەین لە هەرێمی کوردستانەوە لە تەوری دوی بەرنامەکەماندا باز لە بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین لە نێو ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا لە ئێستادا کۆمەڵێک خول و ڕاهێنانیان هەیە یەکێک لەو خولانەی کە لە ئێستادا پێشکەش بە فێرخوازانیان دەکەن بۆردی پزیشکیەکە لە بوارەکانی پزیشکی و چۆنێتی دەرزی لێدان و کانۆلا و خوێنڕاکێشان و کۆمەڵێک بابەتی پزیشکی دیکە پێشکەش بە و خوێندکار و دەتوانێتی زانکۆ دەکەن کە بۆی زیاتر بتوانن شارەزا بن لە بوار و بابەتەکانی خۆیاندا. بەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکیەدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشە سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینەری. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پێشەوەی بچینە سەر تەوەریەکەمان و کە باز لا گرنگی جێبەجێکردنی پرۆژە ئەلکترۆنیەکان دەکەین هاوکارانمان لەو بارەی و ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە. لە شاری سلێمانی پێشنگایەکی تەکنۆلۆژی کراوەتەوە و 52 گەنجی بەهرەدار پرۆژەکانی خۆیان نەمایش کردووە بەشداربووان دەڵێن توانەکانی خۆیان خستۆتە گەڕ بۆ بنیادنانی داهاتوویان. ئێمە ئەمڕۆ بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە لەم پێشەنگایە پرۆژێکمان دروست کردووە بۆ کۆکردنەوەی تاوای پارێزەرانی هەرێمی کوردستان چونکە ئێستا ئەمە گرفتێکە بۆ هاوڵاتیان کە ناتوانن بەباشی ئەو پارێزەری کە خۆیان ئەیانەوێ بە کاتێکی دیاریکرا و بە کاتێکی کەم بیدۆزنەوە. ئێمە لە وێبسایتەکەمانە کە کراوە بە موبایل ئەپلیکیشنیش هەستاوین بە کۆکردنەوەی تاوای پارێزەرانی هەرێمی کوردستان تیایدا لە وێبسایتەکەیە شارەکانمان جا کردوێتەوە هەروەها جۆری کێشەکانمان جا کردوێتەوە بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە ئەیانێت پارێزەر بگرن بە ئاسانی لە شارەکەی خۆیان بۆ جۆرە کێشەی کە خۆیان هەیەە بتوانن مەحامیەک بگرن. هەروەها مەحامیەکان ئەتوانن ئەکاونتی تایبەتی خۆیان دروستکەن وەکو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر و زانیاریەکانی خۆیان بڵاو بکەنەوە ئەو زانیاری یاسایی بڵاو بکەنەوە بۆ خوێندکارانی بەشی یاسا هەروە بۆ خەڵکی یاسایی بۆی کە زانیاری یاسایی وەرگرن لە ناو وێبسایتەکەیە. پرۆژەکان زیاتر پرۆژەی وێبسایتی ئۆنلاینن
بەشێکیشیان ڕۆبۆت و هێندێکیشیان لە بواری وەبەرهێنان و کشتتوکاڵ. ئەوە یەکێکە لەو پرۆژانەی کە لە بواری کشتتوکاڵی بەکاردێت و سایلۆیەکە بۆ کەمکردنەوەی ڕێژەی شێر لە سایلۆکان. خاوەنی پرۆژەکە دەڵێت ئەگەر هاوکاریان بکرێت بیرۆکەیەکی گەورەیە بۆ پاراستنی گەنم لە ناوچوون. بەشێکی دیکەشیان پرۆژەیان هەیە لە بواری تەندروستی و هاوکاری وەزارەتی تەندروستی دەکەن. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی ئابووری تەکنۆلۆژیە. لەم پرۆژەیە خۆتان نەزانن لە سایلۆکانە ساڵانە گەرم و جۆ هەڵەگیرێت وەکو مەخزنێک بەکارهێنرێت. لە سایلۆکانە لە وەرزی هاوین و زستانە ئێمە ڕادەی شێمان هەیە بە عەرەبی ڕتوبەت بە ئینگلیزی هیومیدیتی. ئەم ڕادەی شەیە ئەبێتەوە لەگەڵ بەرزبوونەوەی ڕادەی شەیە ئەبێتەوەی خراببوونی گەرمەکە یان جۆیەکە. ئەگەر بێت و بڕێکی زۆر ڕادی شێ هەبێ لە سایلۆکەیە گەرم و جۆیەکە خراپە بێ و زەرێکی زۆرەیە لە بواری کشتتوکاڵ وانروەها داهاتی وڵاتیش بە خەسارەچ. لێرانەیە مەخزنەکە لێرەیە گەرم و جۆیەک بەڵێ مەخزنی گەرم و جۆیەکە لێرەیە. لێرانەکە گەرم و جۆیەکەمان هەیە لێرە ڕتوبەت بەرزە بێتەوە ڕادی شێ بەرزە بێتەوە کە ڕادی شێ بەرز بۆیەوە ئەبێتە هۆی تێکدانی گەرمەکە. لێرە سێنسەرێکم داناوە لە ژوورەوە سێنسەرێکە لێرانەیە ڕادی شەیەکەت بۆ دیاریەکە لەسەر شاشەیەک لێرە. ئێستا ڕادی شێ لەناو ئەم مەخزنی ئێرەیە لە ساس 32. ئەگە بێت و بچێ بە لە ساس 45 ئەو کاتە فانێک داگیرسێ لە خوارەوە یەک فان. ئەگە بێ بە لە سا 6 بەرەوسەرەوە دوو فان داگیرسێ بۆی زوو وەزعی کۆنتڕۆلکە. ئەگە بێ بە سێ سا 8 بەرەوسەرەوە هەر سێفانەکە پێکەوی شەکەن بۆی بە وەختێکی کەم شەیەکەکەم بکەنەوە و هیچ زەرێری نەگەینێ بە گەرم و جویەکەی ناو سایلۆکە. سیستمەکەی ئێمە بۆ بە ئەلکترۆنیکردنی کەرتی تەندروستیە کار لەسەر ئەوەکەین کە سیستمێک دابنین لە خەستەخانەکانە بۆ بەڕێوەبردننی ئیشەکانی ڕۆژانەوە لە هەمان کاتە ئەپلیکیشنێک هەیە کە بۆ خەڵکە لە دەرەوەی خەستەخانەکە ئەتوانن بەکاری بێنن بۆ ئاسانکردنی ئیشەکانی ڕۆژانەیان کە لەڕێی ئەم ئەپلیکیشنەوە تاکەکان ئەبنا خاوەنی ئەکاونتی تەندروستی تایبەت بە خۆیان لە سوودەکانی ئەم ئەپلیکیشنە بریتیە لە کەمکردنەوەی دێچوو لەسەر بەکارهێنەر و گەڕاندنەوەی کاتێکی زیاتر بۆ بەکارهێنەر کەمکردنەوەی قەرەباڵغی لە خەستەخانەکانەوە لە هەمان کاتا بێتەوە هۆی کەمکردنەوەی هەڵی پزیشکی لەلایەن دکتۆرەکانەوە. لە ڕێم ئەکاونتەوە نەخۆش ئەتوانێت بۆ ماوەی هەموو تەمەنی زانیارە تەندروستەکانی سیف بکات و لە هەر شوێنێک لە هەر خەستەخانەیەک بێت بەکاری بهێنێتەوە و سوودی لێ ببینێت. کردنەوەی ئەو پێشەنگایە و نمایشکردنی بەرهەمە ناخۆیەکان دەرفەت بە خاوەن پرۆژەکان دەدات بۆ ناساندنی کارەکانیان. هەروەها ناساندنی بەرهەمەکانیانە بە بەرپرسانی حکومی. بەشداربووان دەڵێن ئەوان توانای زۆر لەوە گەورەتریان هەیە بۆ فراوانکردنی کارەکانیان بەو مەرجەی پشتگیری دارایی بکرێن. ڕامیا ڕۆسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. وڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا وەک لە راپۆرتەکەدا ئاماژەمان پێکرد باز لە گرنگی جێبەجێکردنی پرۆژە ئەلکترۆنیەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا. دەزانین کە لە هەرێمی کوردستاندا چەندین گەنجی بەهرەمەندمان هەیە کە دەتوانن چەندین پرۆژە ئەلکترۆنی ڕابگەن بەو مەرجەی کە کۆمەڵێک کەسان یاخود حکوومەت هەرێمی کوردستان و سێرمایەداران هاوکاریان بووی کە دەستیان بگرن و پرۆژانیان بەرەو پێشەوە بەرن. ئێمە گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی ئەم پرۆژان لە هەرێمی کوردستاندا بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەرمان هادی شارەزای بواری تەکنۆلۆژیاکە گەرمان زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم بژیت سپاسمان دەرفەتە. ئەگەرمانەگەل لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژانە لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگن و لە ماوەی ڕابردووش تا پێشانگایە کرایەوە کە کۆمەڵێک پرۆژەی ئەلکترۆنی ڕاگەنراگەر باز لەو پرۆژانەمان بۆ بکەیت. زۆر باشم. ڕاستی ئێمە بەشدار بن وەکو پرۆژەی وانە لە فیستیڤاڵی تێکفیس لە سلێمانی کە چەندین گەنج بەشدار بوو هەمووی فکری جیاوازی هەبوو ینی ئەوە نەبوو بڵێ فکرەکان وەکو یەکوانیان نزیکن لە یەکەوە هەمووی فکری جیاواز بە بەشێکی زۆریشی ئەکرا ئەمانە ببێ بە بزنسی زۆر گەورەی سەرکەوتوو. جا پرۆژەی تەکنۆلۆژی ینی لە ڕاستیە پرۆژەیەک نییە تەنها وەکو حەزێ خولیایەکی گەنجێک سیر بکرێن و کوشتێکی بچووک سیر بکرێ. ئەگە سەیری وڵاتانی تر بکەین بۆ منە ئەمریکا ئێستا ئەمریکا بۆچی پێشکەوتوترین وڵاتە لە جیهانە لە بەرەوەی کە لە بواری تەکنۆلۆژیا پێشکەوتوترین وڵاتە. ئەگەر سیرکە یوتیوبە فەیسبووکە ئەمازۆنە ئینتێڵە ئەمدیە ئەم شەریکاتە گەورانەی عالم هەمویان لەکوێن هەمویان لە ئەمریکان و هەر بەهۆی ئەوە شۆیە ئەمریکا ئێستا لە پێشکەوتوترینایە. یعنی تەنانەت شتێک هەیە زۆر گرنگە لە لای من کە خەڵک لەوە تێبگا پرۆژەی تەکنۆلۆژی پرۆژێکی بچووک نییە. بەعکسەوە تەکنۆلۆژی زۆر گەورەیە چونکە تۆ بە پرۆژێکی تەکنۆلۆژی ئەتوانی هەموو کوردستان بگریتەوە یا ئەتوانی بەهۆی ئەپێکەوە هەموو عێراق بگریتەوە. جام
ئەمەش ئەوە نیە بڵێ تۆ دوکانێکدا ئەنی گەنجێکە دوکانێکی خۆی دا ئەنە یاشتێکی وە ئێستا گە سیرکەین لە 8 کۆمپانیا گەورەترین کۆمپانیاکانی جیهان کۆمپانیای تەکنەلۆجین لە ئاپڵەوە گوگڵەوە مایکرۆسۆفتەوە کە ئەمە زمانی زوو کۆمپانیای نەوت و ئەوانە بوون ئێستا ئەمانە هەمووی جێگەی گرتووەتەوە زۆر باشە بەشێکی گشتی ئەم پرۆژەیە چەند گەنجتەیدا بەشدار بوون ئەم پرۆژەی تەکنەلۆژیاوە چەند پرۆژە پێشکەش کرا ڕاستی خۆی ئەمە زیاد لە 1000 کەس تەقدیمی کرد دواتر نزیکی 150 پرۆژە هەبوو هەمان فلتر کران تا ئەوانی کە نزیکی 50 پرۆژە وەرگیرا لەوێ تەقدیمیان کرد جا ئێمە وەکو خۆمان پرۆژەی وانەمان هەیە ئەپی وانە کە ئاپێکە بۆ کورسی ئۆنلاین کۆرسەکان لای خۆمان ڕیکۆرد دەکرێت بە کواڵەتێکی بەرز و لە ڕێی ئاپێکەوە بڵاوکرێتەوە وەک چۆن لە وڵاتانی ترە یودێمی و کۆرسێرا و ئەمانە هەیە ئێمە وتمان بۆچی لە کوردستانی شتێکی وامان نەبێت زۆر باشە کاگارمان ئەم جۆرە پرۆژانە ئەگەر کەسێک سەرمایه‌دار یاخود حکوومەت هاوکار بێ لەوەی کە بمە گەنجێک پرۆژەیەکی هەیە دەبینێت کە ئەمە هەم بۆ کۆمەلگا سوودێکی زۆری دەبێت هەم پێم وایە زۆر جا دەبێتە ڕەخسانی هەلی کار بۆ چەند گەنجێکی دیکە ئەمە تا چەند گرنگە کە گرنگی پێ بدرێت زۆر گرنگە ینی وەک وتم لە وڵاتانی ترە بۆیە پێشکەوتون چونکە حکوومەت زۆر هاوکاریان بووە بەڵام ئێمە لێرە بۆ نمونە لە دامەزراندنی ئەگەر تۆ کۆمپانیای دامەزرێنی بە پارێکی زۆر سەرفکەی کاوکۆی تەنها ناوەکەت تۆمارەکەی کە بە چەندین عرقەلە و ینی ڕۆتینی جیاوازە تێ ئەپەڕی تەنها بۆ تۆمارکردنی ناوەکەت کە ئەمە شتێکی زۆر ناخۆشە ینی ئەم ساڵ هەرچەنە ڕوانگە هەوڵی ئەوەیە بوو کە ئەمە چارەسەرکەن و ئاسانیکەن بۆ گەنجان بەڵام لە وڵاتانی ترە جگە لەوەی کە ئاسانیان کرد و زەڕیبەشیان لێ ناسانن بەڵکو قەرزی بچووکیشیان ئەدەنێ بۆ ئەم پرۆژانە بۆی کە گەنجەکان سەرکەون تاوکو ئەوەی کە ئەگەنە ئاستێک دەرکەوێ ئەم پرۆژەیە ئەکرێت بە بزنسێکی سەرکەوت و دواتر ئەکرێت سەرمایەدار بێتە ناو و پارە بخاتە ناوم ئیشەوە لە ڕاپۆرتەکەی بینیمان کە کۆمەڵی گەنج هەستاون بە تەقدیمکردنی پرۆژەی خۆیان هەرێکێکیان و لە بوارێکدا کێ ئەم کۆبوونەوەی ئەنجامدا بە پاپشتی کێ بوو کە توانیتان ئاوا کۆ ببنەوە هەری یەکتان پرۆژەی خۆتان تەقدیم بکەن پێشم وا بێت کە ئەوەی یەکەم بێ خەڵات وەرەگرێت ڕاستە ڕاستی ئەمە هەر چەند گەنجێ ئەمەی ڕێخست ینی چەند گەنجێک کە چالاکن لەم بوارەیە و خۆیان ئەمیان بڵاو کردەوە بەهۆی علاقاتەوە توانیان ئەم ئێمە کۆکەنەوە ینی من و چەندین کەسی تر کۆکەنەوە و سپۆنسەر وەرگرن ینی کارەکە بەو جۆرە کراوە ینی ئەوە نییە بڵێ ئەمە سەرمایەدارێم شتەی کرد بەیان کەسێک تەنها کۆمەڵە گەنجێک کە لە حەزیان لەو بوارەیە خۆیان ئەمیان ڕێخستووە زۆر باشە کاگەرمان تۆ بە چ پرۆژەیەک بەشدار بووی لەو پێشانگایەدا من بە پرۆژەی وانە بەشدار بووم کە ئەپلیکیشنێکی مۆبایلە لە ڕێوە خەڵکەتوانێ دەورات وەرگێت کۆرس وەرگێت بۆم لە فێربوونی زمان و کۆمپیوتەر و ئیتر هەموو بوارەکان هەموو بوارە جیاوازەکان ینی هەوڵمان داوە کەسی شارەزا لەو بوارانە بێنین بۆی کە ئەو دەورانە بڵێتەوە لە ڕێی ئەپلیکیشنێکەوە هەر کەسێک هەر کاتێ بێت توانێت سید کۆرسەکان ئەو ڕێکخراوە ئەو شوێنانەی کە خولو دەورات دەکەنەوە لەو ئەپلیکیشنی ئێوە تۆمار دەکرێن و کەسێک دێ سێریەکات نەک ڕێکخراو بۆ نمونە کەسێک ڕاهێنەرێکی سەرکەوتووە ئێمە قسەی لەگەڵاکەین کە خولێت دروستکات خولێ بکاتەوە بەڵام یە بۆ لای ئێمە ڕیکۆردی ئەەکەین یان ئەگەر خۆشی هەیبێت تۆمار کراو ئەتوانێت لە ڕێی ئێمە بۆی بڵاوکەینەوە خەڵکیش ئەتوانێت وەریگرێت و جا بە پارەیەکی ینی یەکجار کەمیشە بۆی کە هەموو کەس بتوانێت سوودی لێ وەرگێت ئەمە کۆرسەکانمە لە 10,000ەوە دەست پێکات 10,000 15 20,000 کە بە کواڵتێکی زۆر بەرزە یعنی ئەگەر کەسێک سەیریکەوە ئەزانێمە لە کەناڵێکی تەلەڤیزۆنی گەورەیە ئەم شتانە ڕیکۆرد کراوە یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک بێ بەشدار بێت لەو خولو دەوراتانی ئێوەیە لە ڕێ مۆبایلەکەیەوە ئەتوانێت بەشدار بێت ئەم ڕێگایانە چۆنن بە چ ڕێگایە دەکرێت ئەپەکە دابەزێنێت خۆی تۆمارەکات و کۆرسەکانمان ئەبینێت داوای کۆرسێ ئەکات طبعاً لێرە ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئەویش پارەدانی ئۆنلاینە کە تا ئێستش بە تەواوەتی چارەسەر نەبووە ئێمە مەجبورین ئەم شتە بە ینی چۆن بڵین بە وحدەی ئاسیا یان بە فاستپەی ئەمانە کەسەکە پارەکە بنیرە و ئێمە اینجا بۆی چالاک بکەین ینی ئەوە نیە ڕاستە خۆ لە ئەپەکەیە کەسەکە بتوانێت یەکسە پارەکە بدا چونکە ئەمە هێشتا زۆر ینی زەحمەتە و خەڵکێکی زۆری شەشتا ئەوە بەکار ناهێنێت یعنی ئەمە پێویستە ئەمە بگۆڕێ لە عێراق چونکە ئەگەر ئەم شتە چاک بکرێ پارەدانی ئۆنلاین دەرفەتێکی زۆر گەورە ئەبێ بۆ گەنجان و بۆ فکری ئۆنلاین زۆر باشە بە بڕای بەڕێزت ئاستی تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە وەکو ئاست ئەگەر بڵین خەڵکی زیرەکمان زۆرە یعنی تۆ تەکنۆلۆژیا شتێک نییە بڵین لێرە بۆ منام بە تایبەتی سۆفتوێر لێرە نەبێت و لە وڵاتانی ترا هەبێ ئەوەی سۆفتوێرە بۆ هەموو کەسێ بەردەستە لە هەر وڵاتێک بیت و توانیشی لەسەرکەی تەنها ئەوەیە پێویستی بە هاوکاریە جام هاوکاریەکە ڕاستی چەند شتێکە یان بڵین عرقەلەکان چەند شتێکن خۆی سێ عرقەلەمان هەیە بۆ ئەم پرۆژانە یەکەمیان کاتەکەیەتی ینی بۆ لە ئێستاە وەزعی کوردستان چۆنە یان وەزی عێراق چۆنە خەڵک ئایا تا چەنێ واعیە بەم شتانە دووەم شتیش
کاریگەری دەرەکیە سێم شتیش ناوخۆی کەسەکان کە پرۆژەکە دروست ئەکەن چکە پرۆژەی تەکنۆلۆژی تەنها ئەوە نیە بڵێ من لە بواری ئایتیا شارەزام و ئاپێ دروستەکەم و تەواویترمە بە بزنس نه ئەبێ شارەزایی کۆمەڵشتی زۆرە هەبێت تا بتوانیت تۆ بریکەی بە بزنسێکی سەرکەوتو بیکەی بە پرۆژەیەکی سەرکەوتو دوم شتیش ئەوەیان کەوتم کاریگەری دەرەکی وەکو بوونی قەرزی بچووک ئاسانکاری بۆ تۆمارکردن ئەم شتانە زۆ کاریگەری هەیە زۆر باشە ئەو کەسانی کە بەشدار بوون لەم تەقدیماتی پرۆژانەیە هەمویان دەرچووی زانکۆ پەیمانگاکان یاخود کەسانێکتان هەبوون کە لەوانەیە شادێکیشیان نەبێ بەڵام بیرۆکێکی باشیان هەبێ توانایەکی باشیان هەبێت بزەبت ینی شتەکە لەسەر ئەوە نەبوو کە ئەم کەسە خاوەن شەهادە بێ یان نا لەسەرەوە کە پرۆژەکەی تا چەندێک ینی مەقبولە و باشە سە بۆ من خۆم هەر نە ئایتیم تەواو کردووە و نەبشی کۆمپیوتەرم تەواو کردووە ینی من خۆم علوم فیزیام تەواو کردووە بەڵام ینی حەزم لێی بۆ بەردەوام خەریک بووم لەوە لە کەسێک کە خوێندە بێتی لە کۆمپیوتەر من زۆر زیاتر خەریک بووم بۆ توانیمە ئاپێک دروستکەم یان چەندین ئاپ دروستکەم زۆر باشەکە گەرمان ئەم پرۆژەی ئێوە ماوەی چەندێکە دەستی بەکار کردووە فیدباکی ئەوانەی کە بەکاریان ناو بۆتان هاتوۆتەوە کە لی ڕەزامەندن یاخود پلانێکی واتان هەبێت کە ئەم پرۆژەیەتان گەورەتر بکەن زۆر ڕاستە ئێمە لە 2020 دەستمان پێکرد مانگی حوت ئاپەکەمان بڵاو کردەوە ئەپیوانە تاکو ئێستا زیاد لە 2000 کەس بەشدار بووە لە کۆرسەکانمانە کە ئەمە ینی ڕێژەیەکی باشە و مانگ بە مانگ ینی زیاتر ئەبێ بۆ مانگ هەیە 100 بۆ دوای 200 لەگەڵەوەش لە ماوەی کەرنتینە و ڤایرۆسی کۆرۆنای ئەوە نەبووە گەر بزەبت ینی ئێمە لە کاتی کۆرۆناوە دەستمان پێکرد کە مانگی حوتی 2020 لەو کاتە لانچمان کە تاوان پێشەوە ئیشمانتیا کرد تا مانگی حوت کە تەواو بوو دەستمان پێکرد و بڵاومان کردەوە و بەردەوامیشانی کۆرسی تازە ئێمە ڕیکۆرد دەکەین و ینی ئێستاکە هەر ئێستا سێ کۆرس لە ڕیکۆردکردنایە ڕیکۆرد مۆنتاژ بڵاوکردنەوە ئێوە لەو کۆرسانەدا تەنها کۆرسی ڕاهێنانین یاخود بۆ قوتابیانیش دەبێت پۆلی 12 و 11 یاخود ئەو بەشە جیاوازەکان ئێمە زیاتر ترکیزمان لە کۆرسی ڕاهێنانە یان چۆن دەڵێ هەن زیادکردنی سکیڵێ بۆ کەسەکە تواناییە بۆ کەسەکە بۆ بە فێربوونی زمانە یاخود فێربوونی کۆمپیوتەرە بوارێکی تایبەتە یان کەسێک زۆر شارەزا لە بوارەکەی خۆیان شەرت نییە کەسەکە خۆی بامۆستا بوو بێ ینی بۆ منەوە کەسێکی یەنین کە شارەزا بێ لەو بواری خۆیان لە تۆپ بێ بڵین لای خەڵک ناسرااو بێ کۆرسێک ڕیکۆردەکە لە بوارەکەی خۆی بۆی کە خەڵکی تر سوود لەو تەجروبەی ئەو کەسە بدین زانکۆکان کۆلێژەکانی کۆمپیوتەر تا چەند هاوکاری و دەستگیرەی قوتابیانیان کردووە وڵی بڵێم تا ڕادێکی کەم ینی من خۆم ئەوەندەی ئاگادارم وەکو وتم ینی منەوە تا خۆم نە بەشێکی وەکو کۆمپیوتەر و ئایتیم تەواو کردو دەستم کردەوە بەم پرۆژەیە ئەوە نیە بڵی زانکۆکان هاوکارێکی باشن لە ئێستا باش نییە و بۆ هیوایی باش ببێت چونکە بۆ باش نین بۆچی هاوکاری ناکەن هۆکارەکەی چییە؟ ئەمیش ئەگرێتەوە بۆ چەند کێشەیەکیان لایەنی ئەکادیمیەکەیە ینی هێشتا ئەوە پێش نەکەوتووە تۆ کەسێک تەخەڕوجەکە لە علوم کۆمپیوتەر یان لە هەندسی کۆمپیوتەر شەش هەرزاییکی ئەوەی نییە کە ئاپێک بە باشی دروست بکات چ جای ئەوەی کە بیکە بە بزنسێکی سەرکەوتو ئەگەر هاوکاری بێ لەوەیە زۆر باشە کاگەرمان ئەو ڕۆژەی کە پێشانگەکەتان ڕاگەیان چەندین بەرپرسی حکومی و بازرگان ڕووی لە پێشانگاکەی ئێوە کرد هیچ دەستکەوتێک بوو ئەم پێشانگای ئێوە بۆ پرۆژەکانی ئێوە هاتە ئاراو یاخود هەر بەڵێن بوو وەکو جارانی پێشوو وڵی ئەوەی سوودی هەبوو چەند کەسێ بوون بۆ نمونە ئەیامەت حەزەکەین پێکەوە ئیشکەین بۆ منە یان سەرمایەدار بوو یان بۆ منە خاوەنی شوێنێک بوو زۆر بە شوێن ئەو کەسانەیە ئەگەڕێ بەڕاستی بزەبت ینی هەبوو کۆمپانیا هەبوو بۆ منە ئەیوت من ئێستا لێرم کەسمەوێت لەو بوارەیە شارەزا بێت با بێنە سیڤی تەقدیمکە یان بۆ نمونە ئەیوت پرۆژەکەی ئێوە جوانە بە بێکەوە دانیشین قسە بکەین ینی سوودی ئەم کۆبوونەوانە فیستیڤاڵانە بۆ ئەوە زۆر گرنگە بەجێ لەم پێشانگایە چەند پرۆژە قبول کرا و وەرگیرە خۆی 50 پرۆژە ینی لەوێ تەقدیمیانە کرد ینی بۆ ئەو بوو ئەمانە توانەکانی خۆیان دەرخان بۆ خەڵکی ینی ئەوە نەبوو بۆ منە تەنها ئەمەوەکو پێشبڕکەیەک بێت و بڵین چەند کەسێت دەرچێت و ئەمانە ئیتر سەرکەوتون نە پرۆژەکە بۆ ئەمە بۆ ئەو بوو ئەمانە لە سلێمانیە یانتەنان لە شوێنەکانی تریشەوە هاتبوون کە پرۆژەکانی خۆیان تەقدیم کەن و خەڵکی بێ بیبینیان بۆ منە سەرمایەدار بیبینیان کەسی تر بێت ئاشنا بێ بە پرۆژەکە پرۆژانە چی بوون زیاتر لە چ بوارێکا بوو بواری سوفتوێر بوو هەندێکیشی بواری ڕۆبۆت و ئەمانە بوو ینی پرۆژەی زۆر باشی تیا بوو لە بواری بۆ نمونە دلیڤەری وەکو ئێمە کۆرسیان لە بواری ڕۆبۆت لە بواری گەیمین ینی هەموو ئەم جۆرە پرۆژانی تیا بوو زۆر باشە لەو 50 پرۆژەی کە ڕاگەێنرا پێما بێت یەکەم و دوم و سێم خەڵاتیان وەرگرت لەسەر پرۆژەکە ئەو پرۆژانە چی بوو کە خەڵات کران ینی لە نێو هەموو پرۆژەیە کە گرنگ بوون چەند پرۆژەی خەڵات کرا ئەویش ئەوە بوو ینی ئەمانەگە تایبەت بن نەک ئەوەی تەنها بڵێ بوو بن بە بزنس یان شتێکی وە
یعنی پرۆژەیەک بن شتێکی نوێ بێ بە تەواوەتی سە بۆ منە یەکێک لەوانە پرۆژەیەک بوو بۆ کەسی نابینا کە لە ڕێی ئاپێکەوە چۆن ئاپێ بەکاربێنێ ئاپێکی تایبەتیان دروست کرد بوو بۆ ئەوە جا نانەمە یەکێک بوو لەوانەی کە خەڵاتەکەی وەرگرت چۆن شتێکی نوێ بوو لە کوردستانە شتی وان نەکرا بوو مەبەست لە تازەگەری بوو یان مەبەست لەوە بوو کە ضرورەتە بۆ ئێستا بۆ کەسانی نابینانی لەوانەیە پرۆژەکان لەسەر ضرورەت قبول دەکران یاخۆدەوە بوو کە شتێکی نوێ تازەگەر ینی نوێگەری بوو تازە هەردووکی بۆ ڕاستی ینی هەم ئەوەی کە پرۆژەکە نوێ بێت و هەم فکرەکەش تازە بێت و سوودی هەبێ بۆ خەڵکی زۆر باشە پلان چییە بۆ داهات ئەم جۆرە پرۆژانە گەورە بکریا خود لە ئێستادا ئەمە چەندەمی پێشانگاتان بۆ یەکەمین پێشانگا و یاخود ئێمە وەکووانە یەکەمی پێشانگامان بوو زۆر باشە پلانی دیکە چی هەیەکەوە ئەم جۆرە پرۆژانە گەورە بکرێ ڕاستی وەکو خۆمان بڵێن ئەگەر وەکو وانە من سەیری بکەم چکاکدار نیم بۆ پرۆژەکانی تر ئەوان چۆن چی بکەن ینی ئێستا ئێمە لە بۆ منە کوردستانین کۆرسەکانمان کوردیە پلانمان ئەوەیە بینە عێراقەوە ینی کۆرسی عەرەبیمان هەبێ چونکە ئۆنلاین ینی سنووری نییە یەکێک لە خاصیتەکانی ئۆنلاین کە تۆ نابێ بۆستی ئەوەیە کە سنووری نییە تۆ ئەتوانی بچی بۆ عێراق تەنانەت توانی بچی بۆ عالەمیش کاگەڕەمە تۆزە ورتر ئۆنلاین مەبەستی ئەوەیە ئەو کۆرسی کە دەوترێتەوە ئێوە لە ڕێگەی موبایلەکە و دەوترێتەوە یەکسەر کەسەکە دەتوانانی گوێ لێ بگرێ تۆمارکراوە تۆمارکراوە لە ستۆدیۆ دوایی ڤیدیۆکە خرێتنەوە ئەپەکەوە بڕەپارێک بە ئەنجاتوانی ئەو کۆرسە وەربگرێن بزەبێت زۆر جۆرێ زۆر باشە لە کۆی هەموو ئەو پرۆژانەی کە تەقدیم کرا تۆ طبعا لەوێ ویس و شارەزاییت هەیە لە پرۆژەکان کە تەقدیم کران کامیان لە ئێستادا بۆ کوردستان زۆر گرنگ و پێویستە واسی پرۆژەکەی خۆم بکەم خۆم لێ بووم ڕاستی هەمویان پێویستن ینی پرۆژەی تۆبی زۆر گرنگە بەڕای من لەوێش هەبوو بەڵام ینی ئاسان نییە جێبەجێکردنی ینی تەنها ئەوە نییە بڵێ ینی وەکو وتم پرۆژەی تەکنەلۆژی یان سۆفتوێر بچووک نییە گەورەیە پرۆژەیەکی زۆر گەورەیە ئەبێ ئیشی گەورەی تیا بکرێت تاوەکو سەرگرێت تەنها ئەو نیە بڵێ من ئاپێک ئەزانم دروستکەم بە ئەم ئاپە دروستکەم و ئیتر سەرەگرێت ئێستا پرۆژەکەی تۆ تەنها ئەوەیە کە ئەپێکە دروست کردو و ینی چەند کۆرسوانەیە دەتوانێت تێدا ینی کەسێک سوودمەند بە یاخود چییە پرۆژەکەی وردی ئەگەر باسی بکەیت لێرە گرنگەکە چییە تۆ بۆ منە ئاپێ دروستەکەی ئەمە یەکەم ئیش ئاپەکە دروست کرد ئەبێ ئاپێکی باش دروستکەی دواترە بێ چی بکەیت تۆ بێ ڕاهێنری بەتوانە بێنی باشە ڕاهێنەری بەتوانە چۆن یەتە ناو ئاپێکەوە یەکەم جار کەسانێکیش بێت دەبێت کە زۆر بینەریان هەبێ بزەبت ینی تۆ ئەمە چۆن ئەمە بهێنیتە ناو ئاپەکەتەوە ئەمەش دیسان کۆمەڵە کێشە و سەرێشەی خۆی هەیە ینی وەکو وتم بۆیە پرۆژە کەوتە ئۆنلاین تەنها ئەوەنی ئاپێ دروستکەی ئێستا بۆ من چوم ینی علاقە پیاکەم لەگەڵ ئەم ڕاهێنەر ئەو ڕاهێنەر قسە لەگەڵ ئەم کەم ڕازیکەی بێت بۆ ستۆدیۆی خۆمان دروست کردوانی ستۆدیۆمان هەیە وەکو کەناڵی تەلەڤیزیۆنی ینی تەسویری تیاکرێ دوای مۆنتاژێکی جوان ئەکرێ اینجا ئاخرێتە ناو ئاپەکەوە ڕیکلامی زۆری بۆ ئەکەین بەردەوام لە سۆشیال میدیاکانمانە ینی کۆمەڵشتی زۆر زۆریەوێ هەنگاوی زۆری ئەوێت کاگەرمان ئێوە تەنها پشتان بە ڕاهێنەرانی هەرێمی کوردستان بەست یاخود دەتوانن ڕاهێنەرانی بیانی ژوەر بگرن کەسانی دەرەوەی کوردستان کە بتوان وەرگێڕانیان بۆ بکەن و لە ئەپەکەتانە دای بنێن تا ئێستا زیاتر هەر تەرکیزمان لەسەر کوردستان بووە چکە ئەمانەوە هیچ نەبێ ینی لە کوردستانە زۆر بڵین ناوبانێکی باش پیاکەین دواتر هەنگاوی ئەوە ئێستا بۆ منە بە تەمای بچینە عێراقەوە ینی قسەمان لەگەڵ چەند ڕاهێنەرێکی عەرەب کردووە یان ئەوانەی کوردن لای خۆمان کە بتوانی دۆبلاژیان بۆ بکەین بۆ کۆرسەکان ینی تەنانەت ئەمانەوە ئەو ڕاهێنەرە بەتوانایی کوردیشن بناسرێن لە لای عەرەب کۆرسەکانتان لە چ بوارێکان زیاتر فێربوونی زمانە فێربوونی کۆمپیوتەرە ڕاهێنەریە بۆنە میدیامان هەیە دەروونزانیمان هەیە تەندروستیمان هەیە ینی هەمووی کەسی شارەزامان هێناوە لە بوارە جیاوازەکانە ینی خەڵکی ئاگادارەکەنەوە لەوانەیەسە کەسێکە بێ هەر نەزانێت ئاگاداریش نەبێت چۆن بتوانێت ئەم ئەپەدا بەزێن ینی بە چ ڕێگایەک خەڵکی ئاگادارەکەنەوە هۆشیارەکەنەوە کە شتێکی ئاوا هەیە بۆی سوود لەم ئۆفری ئێوە وەربگرێت ڕاستی سۆشال میدیا باشترین شت بۆ بۆمان تا ئێستا ینی بۆ منە ئینستاگرام و فەیسبوک ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر و دوانەیە ینی ئێستا بۆ فێربوونی ئینگلیزی پێیجێکماندانا وانە بۆ منەوانە ئینگلیش وانەی سەرەکی ینی تا ڕادەیەکی باش هاتوین چکە بەردەوام ڕاستی سپۆنسەرەکەین ینی کە ئەمە کولفێکی زۆریشە لەسەر ئێمە بەڵام مەجبوری لەسەرەتاوە شتێکی تریش هەیە ینی ئێمە لە 170 کەستمەرەکانمان یان کەسانی کۆرسەکانمان ئەکرێ خەڵکی هەولێرن کە ئەمەش ینی کە ئێمە لێرەوە دەست پێمان پێ کرد ینی ئەمە پرسیارێکی گرنگە بۆچی ئەوێ ڕاستە باری دارایی دەوری هەیە کە خەڵکی ئەوێ باشترە تا کۆرسەکانتان نرخیان لە چەنەوە بۆ چەند دەست پێ دەکەن دەگۆڕێن نرخەکان یاخود هەموو یەک نرخە نرخەکان ئەگۆڕێت تەبان بەپێی کۆرسەکان چکە کۆرس هەیە بۆ نمونە 5 سەعاتە هەیە 20 سەعاتە
هەیە بابەتێکی زۆر تایبەتە تر بۆمە لە 10,000ەوە دەست پێ ئەکات 15,000 20,000 تا 25 ینی گرانترین کۆرسمان ئەگەر هەبێت تا ئێستا لە 30,000 تێنەپەڕیەوە کە ئەمە نرخێکی زۆر کەمە بۆ ئەو شتە باشەی کە ئێمە پێشکەشێکین یعنی من دڵنیام کە کۆرسێک لای ئێمە وەرەگیرێت خۆی نرخی ئەسلی شتەکە دە بەرابەری ئەوەیە کە ئێمە دامانناوە کاگەمانە گەسترنجیە بە یاخود خۆشتان بەدۆداچوونتان بۆ کردبێ زۆرێک لەو ئەپە جیهانیانش کە بەم شێوازە کار دەکەن نرخێکی زۆر لەسەر ئەو کۆرسانەدا دەنێن کورسی کەسانی بەناوبانگی تێدا ئێمە پێما بە شتێکی جیهانیە ئێوە چۆن دەتوانن سوود لەو ئەپلیکیشن و ئەو بابەتانی دەرەوە وەربگرن و لە ئەوەی ئێوەدا بەکاری بێن و ئایا شتێکی دیکەش مەترسی هاکردنی نییە یاخۆ دەرچەنە لە ئێستادا لە لەرمی کوردستاندا بانکێکمانیە کە بتوانانی پارە و ئەوەی خۆتیدا تێدا بنی تاوەکو خەمی ئەوت بێ هاک بکرێت بەڵام بەگشتی تەکنۆلۆژیایە مەترسی ئەوەی هەیە هاک بکرێت ڕاستە کێشەی سەرەکی چیە سە لە وڵاتانی ترا بۆ منە یودێمی هەیە کە ینی بڵێن فکرەکەی ئێمە زیاتر لە تەرکیز مەقسە سەر یودێمی لەوێ خۆی ڕێگەت پێ ئەیە کۆرسەکەش داونلۆدکەیتە ناو کۆمپیوتەرەکەتەوە یعنی لە یودێمیا خۆی دوگمەیەکی داناوە ئەڵە کۆرسەکە داونلۆدکە بۆ چونکە لەوێ قانون هەیە کەسێک ناتوانێت ئەم کۆرسە یەکسەر بڵاوکاتەوە بڵێ منیش ئەیفرۆشم ینی قانونێک هەیە پێوتریانی DRM یان کۆپیڕایت کە لێرە ئەوەمان نییە لە بواری تەکنۆلۆژیا کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە ئەین بۆچی ئێمەش ئاپمان دروست کردووە لە جاتی وێبسایت بۆی ئاسان نەبێ داونلۆدکردن و دزین و یان هاکردنی تەنانەت سکرین ڕیکۆرد و ئەم شتانە ڕێگیمان لێ کردووە ینی ئیشەکە لەسەر ئێمە قورس بووە بۆ لەبەرەوەی کە کۆپیڕایتێک بوونی نیە کەواتە ڕێگریەکان چین لەبەرەوەی پێشبردننی پرۆژەکاندا کەواتە یەکەم شت تامان ئەگەر بڵین ینی حکوومەت ئەبێ زۆر بەباشی بیرکاتەوە لەمە چونکە کۆمەڵە گەنجەکە دەست پێ ئەکات ینی زۆر قورسە بۆی لە ئێستاە لە کوردستانە بەڵام کۆمپانیایەکی دەرەکی ینی حیفە کۆمپانیایەکی دەرەکی کە لە بای تەکنۆلۆژیا هەیە بێتە کوردستانە و بازاڕەکە بگرێت کە ئێستا ینی ئەوەنی من ئاگادارم کۆمپانیای ئەمریکی هەیە ئەڵمانی هەیە بەڕیتانی هەیە هەمویان لە عێراق ئیشەکەن بەڵام بەداخە من دەبینیم ئاسانکاری دەکرێت بۆ ئەوان بەڵام بۆ ئەوانی خۆمان ناکرێت بزەبەت ینی ئەوە زۆر کێشێت چکە ئەوان کۆمپانیایەکی گەورن پارێکی خەیاڵیان لە بەردەسایە بەڵام گەنجەکە هیچ هاوکاری هیچ پاڵپشتی ئەم گەنجانە ناکات لە سەرکەوتنی ئەم پرۆژانەیاندا تەنها ئەگەر بڵین بۆ منە ئەو چەند ڕێکخراوانی کە هەن لێرە ئەوانە هاوکاری گەنجانەکەن تر بۆ منەگەر ڕێکخراوەکە بلایەن حکوومەتەوە فۆند بکریان شتێکی وە ئیناوەکو شتێکی گەورە کرابێن نا بۆ منە لە وڵاتانی ترا شوێن هەیە گەنجان ئەتوانن بچن بۆ هی حکوومەتە شوێنەکە گەنجان ئەتوانن بڕۆن بۆ ئەوێ وەبەرهێنی لێ قسەیان لەگەڵەکەن مافەکەشیان ئەپارێزن ئەمە زۆر گرنگە بۆ من لێرە وەبەرهێنێک ئەمێ بچم قسەی لا بکەم ئەکرێ ئەم وەبەرهێنە فکرەکەی بنبات زۆر باشە کاگەرمان ئەگەر باز لەوما بۆ بکەی گەرم پرۆژێ ینی لە بیدایەتەوە کە دەستان پێکرد بڕەپاری تێدەچێت یاخود پێویستی بە کولفە هەیە بەدڵنیاییەوە ینی بۆ نمونە تۆ ستۆدیۆیەکدا ئەنەی پێویستە بە کامێری باشە پێویستە بە کۆمپیوتەری باشە ئەنی ئەمە جگە لە ئاپەکەتەوە بۆ منە ئێمە 5-6 مانگ خەریک بووین تا ئەپێکمان دروست کردووە ئێمە لە جاتیەوەی کە بۆ منە من ئیشکەم لە شوێنێک ینی ئیشم کرد بۆ پرۆژەکەی خۆم بەبێ هیچ پارەیەک بێتە دەستم ئاپەکان دروست کردوانی بە تەبان پارەی تێئەچێ هەموو پرۆژێکی ئۆنلاین پارەی تێئەچێت کێ هاوکاریتان نەکات ڕاستی تا ئێستا هەر خۆمانین ینی خەریک بووین وەکو پرۆژەکە بەڵامی تر تەقدیممان کرد بۆ چەندین شوێن کە بزانین پرۆژەکەمان وەرگیرە و هاوکاری ئێوە بتوان کەمێک قازان چکەن لەو پرۆژێ و دوایی بەکاری بێن هەر بۆ پرۆژەکەتان بۆ گەورەکردنی پرۆژەکەتان بزەبت ئێستش هەر لەوەیین ینی بۆ منە ناڵم لە سەرەتاوە بە 1-2 کۆرس دەستمان پێ کردو و لە شوێنێکی بچووکا بووین ئێستا شوێنەکەمان گەورەتر کردو و کۆرسەکانمان زۆر زیاتر کردووە تاوان ئێمە ینی چ قازان جێ بکە پرۆژەکە بەکاری هێنینەوە بۆی کە پرۆژەکەی پێ گەورەتەکەی زۆر جارە بینین کە هەندێک لە خاوەن پرۆژەکان لە کارەکانیان سەرکەوتوو نابن هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکە سێشت بووە هەم وەکو یەکەم جاروتم ئەنی یەکێکیان ئەکرێ خاوەن پرۆژەکە خۆی بێ کە ئەمە لایەنی بۆ نمونە تۆ ئەگەر ئاپێ دروستەکەی ئەبێ لایەنی تەکنیکی زۆر باش بێ و شارەزایەکی باشە هەبێ کە ئەمەش ئاسان نییە لە کوردستانە چکەوەکو وتان زانکۆکان ینی نەگەشتنەوە ئاستەی تا کەسی لەو بوارە شارەزایمان هەبێت دوم شتیش تەبەن حکوومەتە کە هاوکاریێکی باش نییە سێم شتیش کاتەکەیە دوا پەیامت چییە بۆ گەنجان بۆ ئەوەی کە کەسانێگەن لەوانەیە فکرەیەکی وایان هەبێ پرۆژەیەکی ئەلکترۆنی یاخود هەیە زۆر شارەزای لە بابەتی ئەلکترۆنی و کۆمپیوتەر و بابەتانە لەوانەشە بڕوانامەی نەبێ بەڵام ئەگەر پەرە بەم ئیشەی بدا دەتوانێت هەلێکی کار بۆ خۆی بڕەخسێنێ ئەمە تا چەند گرنگە کە گەنجان بتوانن بۆ فکری خۆیان بۆ پرۆژەی خۆیان هەلی کار هیچ نا بۆ خۆیان بڕەخسێن زۆر ڕاستە ئەوەی من زۆر گەنجانم بینیوە ینی بێهیوا بن لە مانگ و دوومان کە شتێک ئەکەن و بۆ منە سەر ناگرێ ئەمەش گەورەترین کێشە ینی بیرکەنەوە لەوەی کە ئەمازۆنێکە بەو گەورەیە نزیک ملیۆنەها دۆلاری تێخرا دوای 3 ساڵ قازانجی کرد علی باباش بە هەمان شێوە ینی ئەم کۆمپانیای گەورانە وای لێ هات
چکە تەکنەلۆژی شتێک نییە بە یەک مانگ و دوو مانگ هاوکو دوکانە داینی بڵێ یەکسەر مشتریەت و ئەمە خەڵکیەتە کڕێ بۆیە ینی شتێکی گرنگ بەردەوامیە بەردەوامی زۆر گرنگە بۆ گەنجان جگە لە پەرەپێدانی توانەکانی خۆیان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزارمان هادی شارەزای بواری تەکنۆلۆژی زۆر سپاس بۆ ئامادەبوون دەکەتە دوێمە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان، ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک هەمیشە بەردەوامە لەکردنەوەی خولی جیاواز لە بوارە جیاوازەکاندا لە ڕووی خوێندن و فێربوونی زمان و لە ئێستاشدا خولێکیان کردوتەوە لەسەر بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە پێی هەڵدەستێت ئەم بۆردە زیاتر ڕاهێنەرانە بە ئەو کەسانی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان کۆبووی کە زیاتر شارەزای بوارەکەی خۆیان بن. راپۆرتێکمان هەیە لە بوارەی بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کار و چالاکیەکەیان. دوای راپۆرتەکە گفتوگۆ بە بەرنامەکەمان دەدەین، پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. بەم شێوێ قاچی جا هێندە کەسەیە قاچی بەم شێوێ لێ ئەکات اینجا بۆیەکات بەس کەمێک دەبێت ئەمە ئاوادار بێت، باشە ئامادار بێت تاکو لێتەوە دیار بێت چۆن دەرسەکانەکەی. بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیان لە ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی خولێکی دەرزی لەدانی کورتمەودای بۆ ژمارەیەک لە دەرچوانی بەشە پزیشکیەکان کردەوە. ڕێکخراوی قوتابیان و بۆردی پزیشکی ڕێکخراوەکە پێشتر چەندین خولی دیکەی بۆ پەرەپێدانی توانای دەرچوانی بەشە پزیشکیەکان کردوتەوە. من پەرژین حەسان دەرچووی بەشی کۆمەڵێتی هەڵسم وەکو ڕاهێنەرێک لێرە سەرپەرشتیمان کردو لەگەڵ کاکاروان بۆ کردنەوەی جۆرەکانی خولی بەشی تەندروستی. ئەم خولێک کە لێرەدا هەڵمەبژاردۆ شێوازەکانی دەرزی لێدان بووە
و چەندین خولی شێوازی ترمان ئەبێت لە شێوازەکانی کانۆلادانان و ئNG و هەر ئیشێکی تەندروستی کە لە ناوەندەکانی تەندروستیە بکرێت لە حکومی بێ لە ئەهلی بێت چونکە ئەمانی کە ئێمە ئەیکەین زیاتر بۆ ئەوانن کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانی کوردستانن بۆ ئەوەی بتوانن لە هەندێک ڕۆوە کە لە ڕووی ناوەشی بێت چونکە ئێمە ئەزانین هەندێک شت هەیە زۆر کەس هەیە لە کارمەندەکان لەوانەی کە بەشداری لە خولەکانە ئەکەن بۆ نمونە ترسیانە دەرزی لێدان هەیە لە شێوازەکانی کانۆلادانان هەیە ئەمانەی ڕێنماییان بکەین تاوەکو ترسیان هێڵین تاوکو بتوانن خزمەت بە خۆیان و چواردەوریان بکەن دا زۆر عجیب بووە تا ئێستا دۆزینەوەی فێن لە مناڵێکدا خولەکان زیاتر بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکانن بۆ پەرەپێدانی توانەکانیانە ئامانج لە خولەکە تەنها ئەوە نییە فێرخواز فێری دەرزی لێدان و کانولەدانان بێت بەڵکو دەیانەوێت فێرخوازەکان بە متمانە بەخۆبوونی زیاترەوە لە داهاتوودا کار بکەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە ئێمە وەکو بۆردی پزیشکی ناوەندی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی ساڵانە و هەروەها ساڵانە چەندین خۆلی پزیشکی جۆرە جۆرمان هەیە لە چەند شوێنێکی جیاواز دیارە ڕێژەیەکی زۆر قوتابی بەشدار بۆ لە خولەکانمانە و ڕێژەیەکی زۆر قوتابی زانکۆ پەیمانگەکان سودمەند بۆ لە خولەکانمان و ئێمە ئامانجمان لەکردنەوەی ئەم خولانە بڵاوکردنەوەی کۆمەڵە زانیاری پزیشکیە و ئامانجمان ئەوەیە کە گەنج و لاوەکانمان هۆشیار بن بە تایبەت ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگەکان لە بەشە پزیشکەکان بۆی کە چوونە دوای تەخەڕوج و دوای تەواوبوون خەرمانی زانیاریەکانیان پڕ و هەروەها بەدەستی پڕێەوە تەخەڕوجکەن و ئێمە بەردەوام ئەبین لەکردنەوەی ئەم جۆرە خولانە و بە چەند ستایل و بە چەند شێوازێکی جیاواز و لە چەندین شار و شارۆچکەی جیاواز. قوتابیانی بەشدار لە خولەکە دەڵێن سوودی زۆریان بینیوە لە بەشداریکردن و دەرفەتێکی باشە بۆ بەرزکردنەوەی توانە پزیشکەکانیان. وەکو فێرخوازێک کە بەشداریم کردووە لەم خولانەیە یەکەم جارم نییە لە خولەکانی ئەم ڕێکخراوەیە بەشداری بکەم پێشتر لە زۆر خولی تریشا بەشداریم کردووە بەڕاستی خولێکی باشە لە بەرەوەی کە بۆ خوێندکارانی بەشە پزیشکەکان شتێکی زۆر باشە و لەلایەن ڕێکخراوەکەوە ڕاهێنەری زۆر بتوانە وانەکانمان پێ ئەڵێنەوانە و سوودێکی زۆرمان لێبینیوە. دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم بە تایبەتی بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیان ناوەندی زانکۆ پەیمانگاکان کە ئەم خولانە بۆ خوێندکارە پزیشکەکانەکەنەوە و هیوادارم ئەمە سەرەتاخول و کۆتاخولیش نەبێ خوێندکاران بە تایبەتی ساڵی ڕابردووە ناو کەمپسی زانکۆ و مەحەدەکانە کەمترین خوێندنمان هەبووە بەڵام ئەم خولان و ئەم دەورانی کەوا ڕێکخراوەکانی قوتابیانی کوردستان بە تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی زانکۆ و پەیمانگاکان پێڵەسن جێگەی قەدر و ڕێز و دەستخۆشیمان هەیە بۆیان و زۆر ئیسفادەمان کردووە لە دەورەکانیان بە تایبەتی ڕاهێنەرەکان دەستخۆشیان لێکن. بۆردی پزیشکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە چەندین خولی بەهێزکردن بۆ دەرچوانی بەشە پزیشکەکان دەکاتەوە بەشداروانیش ئومێد دەکەن لەم جۆرە خولانە بەردەوامی هەبێت چونکە بایەخی زۆری هەیە و دەرفەتێکی گرنگە بۆ بەرزکردنەوەی توانە پزیشکەکانیان. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازان و خۆشەویستان ماوەی چەند ساڵێکە ناوەندی زانکۆ پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستاوە بە دروستکردنی بۆردێکی پزیشکی کە ڕێهێنان و خول بۆ بەشێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی بابەتە پزیشکەکان دەکاتەوە. ئێمە لەم تەورێماندا گفتوگۆ لەبارەی ئەو بۆردەوە دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان ڕازگۆ قاسم بەرپرسی بۆرد و هەروەها بەڕێز محەممەد نەجی بەرپرسی ڕاهێنەران و کاک کاروان علی بەرپرسی پرۆژە و پلان و ڕاهێنەری پزیشکی وەروەها خاتوو سۆلین هێمن بەرپرسی دارە زۆر بەخێربێن. کاک ڕازگۆگەر سەرتا باز لەم بۆردەما بۆ بکەی ماوەی چەندێکە دەستی بە کارەکانی کردووە پرۆژە و کار و چالاکیەکانتان خۆی لە چی دەبینێتەوە؟ بناوی خوا سواز بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ دەرفەتی پەیامی ڕۆژ بۆ باسخوازە سەر بۆردی پزیشکی لە ڕاستیە ناوەندی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ناوەندێکە خاص ئیش لەسەر خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانەکات هەم بەوانەی کە هێشتا لە پرۆسەی خوێندنان هەم بەوانەی کە تەخەڕوجەکەن واتە ئێمە لە سێ قۆناغا ئیشەکەین قۆناغێک کە خوێندکار 6 تەواوەکات داغڵی زانکۆ بێ بە ڕوونکردن لە شێوازی هەڵبژاردننی بەش و ئەو بابەتانەیە بە پرۆژەیەکی تایبەت کە ناوی ڕێگای زانکۆیە هاوکاریکردن لە سەمی زانکۆدان لە قۆناغی دووەمە هاوکاری و تەلەبانەکەین کە هێشتا لە پرۆسەی خوێندنە کەمیش بریتە لە کردنەوەی خوڵ و دەورات بە پێی هەر اختصاسێک هەر مەجالێکی خۆی وەکو قۆناغی سێمیش هاوکاریکردنی و کەسانێک کە تەخەڕوجەکەن بۆ بەرزکردنەوەی لایەنی زانستی. بۆردی پزیشکی بیرۆکەکەی لەوەوە دروست بوو کە مودەی وا ئیشاڵات تەمەدی وا بە تاوکردنی ساڵی یەکەمی کاری ئەڕوات کە سەری گۆڕەپانەکەمان کرد زۆرێک لەو بەشانە کە ئێستا هەن ئیش و دەورات و خولیانتیایە بە تایبەتی
زۆرینەی ئەو خولانەی کە ئەکرێتەوە لە بواری خولەکانی زمان یاخۆت ئەو خولانەی کە تایبەت بەشەکانی میکانی خولعملەکان بەڵام ئەو بەشی کە سێرمان کرد ئەکرێ زیاتر و باشتر ترکیزیان بخرێتە سەر بەشە پزیشکەکانن کاندێک جار لەم خولانە بێ بەشە بوون بۆی ئامان جێم بۆردا لە سێ تەوەری دیاریکراوە خۆیە بینیەوە فکرەکەی یەکەم بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی بوو بە شێوەیەکی گشتی بۆ خەڵکی کاندێک خۆ دەورات هەیە کە دوای هاوڕێیان قسەی لەسەرەکەن کە پێویستە بەدەر لە اختصاصات و بێکانیش خەڵکی تر بیزانێت بەشی دووەمیان هاوکاریکردنەوەی خوێندکارانە بوو کە هێشتا لە پرۆسەی خوێندان بەڵام دەرفەت نەڕەخساوە یاخود بەوەی ئەم وەزە خراپەی چەند ساڵی ڕابردوو بە کۆرۆنا نەیانتوانێت و باشی تەرکیز خەنە سەر دەرس و دەوریانە ناو جامیعە و یاخود ئەو کەرتی دیاریکراو لە زانکۆکان بەهۆی ئەو وەزعی کە هەبووە نەیانتوانێت و باش ئیشی لەسەر بکەن هاوکاری پرۆسەی خوێندن بکەین لە شار وڵاتی خۆمانە بەشی سێمیشی بۆ کەسانە بۆ کە تەخەڕوجیان کردو بۆی پێشەوەی بچنە مەیدانی کارەوە ڕێگەی خول و دەوراتەوە بەشێک لە پراکتیشی ئەو عیلمی کە خوێندویانە بە تیۆری لە ماوەی ڕابردووە لە زانکۆ بە پراکتیکی ببینن ئەمە بیرۆکەی درستبوونەکەی زۆر باش ئەم فکرێ ئەم بیرۆکەیەکی چێ بوو وەستافەکەشتان لە چەند کەس پێک دێت هەر کەس و پێم وایە بە ئیشی تایبەتی خۆی هەیە بۆردەکە ئایکەلێتێکی دیاریکراوی هەیە کە دروستمان کردواتە سێرمان کرد بزانین ئەگەر ڕێکخراوێکی توبی هەبێت بە تایبەتی تەرکیزمان قسە سەر ڕێکخراوانی کە نێودوڵەتیم بزانین چۆن هەیکەلیان دروست دەکەن هەوڵماندان نموزەجێکی جوان لای خۆمان تەق بکەین بیرۆکەی شاڵا بیرۆکەی هەمومانە بەدەستە جەمعی و ئیشکردنیش لەسەری هاتین کۆمەڵێک بەشی دیاریکرامان تیادانا بۆ نمە بەشێکی دیاریکرامان دانا بە سەرپەرشتیکردنی هەیئەی سەرەکی بۆردەکە بەشێکمان دانا بۆ ڕاهێنەرانواتە کۆکردنەوەی کەسانێک کە خاوەنی بڕانەمەی تیۆتین ترین وفترینە لە بواری فێرس ئەید یاخۆتەر بوارێکی توبیە کە ئەتوانن ڕاهێنان بڵێنەوە بەشێکەمان تەرخان کرد بۆ پرۆژە و پلان کە ئەم بەشەی شێوەیە بۆ داراچوو نەکات بۆ هەر سێکتەرێک کە هەیە بزانە لە چیا ئێمە پێویستمان بەوەیە دەورات و خول بکەینەوە پرۆژە دانت پلانی دەوراتەکان تەسلیمی ئێماکە بێکمان هەموو هەیکەلێکی ئیداریش پێویستی بە کەسێک ئیداری هەیە خانمانیش لە ئیدارە باشن بۆیە بەشی کتابەشمان داناوە بۆ ئیدارە کە لای خات و سۆلینە زۆر باشە کاک محەممەد ئێوە ڕاهێنەرەکانتان چۆن هەڵدەبژێرن ئەو کەسانەکیان کە ئەو ڕاهێنەرانەکیان کە ڕاهێنەر بە و فێرخوازانە دەکەن سەرەتا بەناوی خوددا ئێمە لە ستافی ڕاهێنەرانە کۆمەڵک ئێمە لە ستافی ڕاهێنەرانە کۆمەڵک مەرجماندانەوە بۆ وەرگرتنی ئەو ڕاهێنەرانی کە تەقدیمی بۆردی پزیشکی ئێماکەن ئەو مەرجانەش ئەوەیە کە ئەو کەسە دەرچوویەکێک لە بەشە پزیشکیەکان بێتتر هەر بەشێک بێ ئێمە توانین وەری بگرین وەکو ڕاهێنەرەوە لە هەمان کاتە هەڵگری بڕوانامی تیۆتی بێ واتە بتوانێت وەکو ڕاهێنەر خول بڵێتەوە و ئێمە لە هەموو بەشە پزیشکیەکانە ڕاهێنەرمان هەیە واتە لە دەرچووی هەموو بەشە پزیشکیەکانە ڕاهێنەرمان هەیە هەرێکە لە بەشەکانی کۆلێژی دیزان ئێمە دەرچوومان هەیە لەوێ ئەنی دوو ڕاهێنەرمانە دوو دکتۆرێکمانە لەگەڵ دکتۆرێکە کە لە کۆلێجی دیزانەوە هاتوون و لە هەمان کاتە لە کۆلێجی شیکاری نەخۆشی و لە هەمان کاتە لە پەیمانگاکان پەرساری مناڵان و پەرساری گشتی و لە هەمان کاتە بەشی دەرمانسازی لە کۆلێج دەرمانسازی ئێمە ڕاهێنەرمانەیە و لە هەمان کاتە ئەمانە هەمویان هەڵگری بڕوانامی تیۆتین کە ئەتوان وەکو ڕاهێنەر خول بڵێنەوە یانە بێ مەرجام ڕاهێنەرانتان خەریجی زانکۆ پەیمانگاکان واتە تاویان کردبێت بەڵێ مەرجە کە خەریج بێت زۆر باشە ئەم خول و دەوراتانەتان تەنها بۆ بەشە تۆبیەکان دەبێت یاخود بەشەکانی دیکەش دەتوان سوود بن خۆی وەکو بۆردی پزیشکی ئێمە تەنها لەسەر ئەو کەسانەی شەکەن کە دەرچووی بەشە پزیشکەکان یاخود خوێندکاری بەشە پزیشکەکان بەڵام لە هەمان کاتە ئێمە کۆمەڵێک خولمان هەیە کە تایبەتە بە هەموو تاکانی کۆمەڵگە کە پێویستە لە مناڵێک کە تەمەنی 5 ساڵانە تاکو کەسێکی بەتەمەن کە پێویستە شارەزایی لەو بارەیە هەبێت کاویش بریتە لە بواری فێرس ئەید فریاگوزای سەرتایی کە فەرزە لەسەر هەموو تاکەی کۆمەڵگا کە شارەزایی لێ هەبێت خی گەورە بۆ خۆی فەرمەوە من ئەحیاکان نەما ئەحیا الناس جەمیعا واتار کەسێک ژیانی کەسێک ڕزگار بکە ئەو هەموو مرۆڤایەتی ڕزگار کردووە کە هەموو بوارێکی پزیشکیە وەکو فریاگوزای سەرەتایی کە پێویستە هەموو تای کۆمەڵگا شارەزایی لێ بێ ئێمە وەکو بۆردی پزیشکی لەسەر و باراکەین کە هەموو تاکانی کۆمەڵگا فێری فریاگوزای سەرەتایی باشە کاتی ئەو خول و دەوراتانە ئەکەنەوە بۆ بەشە تۆبیەکان چی و چی ئەو خول و دەوراتانە ئێمە لە فەراغیەوەیە دامانناوە کە خوێندن بە ئۆنلاین بووە زۆرینەی و بەشانە بە تیۆری ئەم بابەتانیان خوێندووە ئێمە عملیان ئێستای خوێنی و ئەو خولانش بریتین لە بۆ نمونە خولی دەرزی لێدانە خولی ساحبی خوێنە خولی بۆ نمونە ئەوە بابەتانەی کە زۆرینەی پەیوەندیدارن بە خوێنەوە بۆ نمونە تێستەکانە تایبەت ئێمە خولەکانمان جیا کردوەوە ئێمە بۆ نمونە لە کۆلێجی دان دکتۆری دزانمان هەیە دێت ئەو فەراغی کە لە بەشی ددان دروست بوو بە تەلەبەکان ئێمە لێرە پڕی ئەەکەینەوە زیاتر تەلەبەش گرنگی بەم خوێندکاری بەشە پزیشکیەکان زیاتر گرنگی بەمادا بۆ نمونە ئێمە تێستەکان کە لە بەشی شکاری نەخۆشیە بەشێک لە تێستەکان بۆ نمونە بە بۆنی فەراغیەوەی کە خوێندن ئۆنلاین بۆ بە تیۆری خوێنراوە ئێستا ئێمە دێین بە پراکتیسی هەوڵەدەین کە ئێمە جێبەجێ بکەین لێرە بۆ نمونە خوێندکار فەراغیەوەیە کە فێری بۆ نمونە ڕاکێشانی خوێن نەبووە لە زانکۆکە یاخود بۆ نمونە ئەمە کەمتر گرنگی پێدرێت لە زانکۆکانە
ئەمە تەنها بۆ بەشەدانیار تەنها بۆ بەشە تۆبیەکان دەبێت یاخود لەوانەیە کەسێکی یاسایی بۆ نمونە لەوانەیە من پێم خۆش بە کە شێوازی دەرزی لێدان چارەزایی هەبێ کەسی یاسایی دەتوانێت بەشدار بێت لەم خولەیە نەخێر ئێمە تەنها خوێندکاری بەشە پزیشکیەکان وەرەگرین تەنها بۆ کورسی فراگوزاری سەرەتایی نەبێت کە ئێمە بۆ هەموو کەسێک پێشکەشی دەکەین. زۆر باشە کاروان ئەگەر باستان لە کاک محەممەد باسی لەو خول و دەوراتانە کرد کەسانی دیکە بۆ نمونە کەسێک دەوێت شارەزایی هەبێت لە دەرزی لێدان لە کانۆلا دانان باشە لە ماڵەوە نەخۆشیان هەیە یان خودت لەوانەیە خۆی دەرچووی بەشە پزیشکیەکان نەبێت دەتوانن لە ئێوە بەشدار بێت و فێری ئەم بابەتانە بێت کە سەرەتایین پێویستە لە ماڵێکە هیچ ناکەسێک ئەگەر نەخۆشێکی بێ فێری ئەم بابەتانە بێت. بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ڕەخساندی ئەم دەرفەتە. ئێمە وەکو بۆردی پزیشکی کەم ستافە ماوەی ساڵێک ئێمە بەڕێوە بین ئێمە کۆمەڵی خولی و کۆمەڵێک پرۆژە پلانماندانەوە بۆی سوود بە نەک بەشە پزیشکەکان بە تاک بەتاکی کۆمەڵگا بگەێنین وەکو کاک محەممەد باسی کرد بۆ فریاگوزاری سەرەتایی کۆمەڵێک فریاگوزاری سەرەتایی لە هەموو بوارەکانی تێدا بۆ منە کەسێک لە ماڵەوەیە دەستی سووتێت یان شتێکی بەسەداژ بوومە خانمان بە تایبەتی کە کاتی چێشلێنان شتێکیان بەسەر سووتانێکە شتێکە فریاگوزاری سەرەتایی تا کۆچێت بۆ خەسەخانە چی بکات یان کەسێک بەر ئەبێتەوە یان مناڵێکە شتێکی لە قوڕێک داگیر ئەمێنێ یان هەر شتێک لەم بابەتانە فریاگوزاری سەرەتاییە وەکو باس کرد بۆ دەرزی لێدان و کۆمەڵێک بابەتی ناتوانین بیدەین بە هەموو خەڵک چونکە لە یاسای سەحەدا ناتوانرێت کە کەسێکی یاسایی دەرزی بکات یان کەسێکی یاسایی باس کۆمەڵێک ڕێکار هەنا ئێمە پێیان ئەڵێن کە بەم شێوەیە ئەکرێت واتە ئێمە ڕەنگە تیۆریەکان پێ بڵین بەڵام پراکتیکەکە ناتوانن بیکەم هیچ شێوەیە بەڵام لە خولە فریاگوزاری سەرەتاییەکان بەردەوام ئێمە هەوڵمانداوە کە هەموو ئەو شتانەی کە زۆر زەرورن بۆ کەسێکی یاسایی کە بیزانێ و لە ماڵەکەی خۆیدا پێویستی بە خەسخانە نەبێت یان خوانەکردە لە ڕێگا کەسێکی بین تووشی حادیسە بوو بزانێت کە چۆن هاوکاری دەکات چۆن بە ڕێگایەکی تەندروست ئەم نەخۆشە گەێنێت بۆ خەسخانە. کەواتە هۆکارێکی بۆچی ئەگەڕێنەوە بۆ هەرێ بێ بەشە تۆبیەکان بەشداری لەم خولانە ڕاستەکە لەوانەیە ئێستا کەسێکە بێکەن نەخۆشی کێ بێت لەسەر جێگا کەوتی بە زۆر زەڕور بێ ناتوانێت هەموو کاتی هەموو دقی هەڵی گرێ و تۆزە زەحمەت بێ بووی بیبا بۆ لای مەعاون توبیان دەرزێکی بۆ بکەیان بچێ ئەو بێنە بە پێچەوانەوە ینی بەجددی زەڕورە کە ئەمە لە ماڵەکە کەسێکی وا هەبێت ئێوە بۆچی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە دەرزیمان هەیە بۆ منە دەرزی ئەنسۆلین خەڵک هەمووی ئەزانێ بیکات چونکە شتێکی زۆر زەرورە ئەو خەڵکانی کە تووشی شەکرە بوون بەردەوام پێویستیان بەوەی ئەنسۆلین بەکار بێنن ناتوان بەردەوام بکەن ئەم دەرزیە فێری عنی خەڵکی یاسایش کراوە بەڵام وەکو دەرزیەکانی تر بۆ منە دەرزی ئێمە یان دەرزی ئایڤە ناتوانرێت خەڵکی یاسایی بەکاری بێنێت لە ڕووی ینی یاسای سەحەوە ڕێگە پێدراونیە کە کەسێک یاسایی هەڵگری بڕوانامەیەکی تەندروستی نەبێت ئەوەیە کە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراونیە بۆیە بەشداریان پێ ناکەن بەڵێ بەڵێ بەهۆیەوەی کە یاسا ڕێگانادا بۆیە من ناتوانین بەشداریان پێ بکەین. خاتون سۆلین دێمە لای بڕێستان ڕێشۆنە ئیداریەکان چین لەم بۆردەدایەوە چۆن کار و چالاکیتان لەم بۆردەدا ئەنجام بدەن بەشێکی قورسیان نەیەوە بەتۆ ئیدار بەنای خوای گەورە سڵاوتان لەبێت سپاس بۆ ئەم دەرفەتە ئەوەی ڕاستی بێ ئیدارە لای من خۆشە بەشێکی زۆر خۆش و تایبەتە بڕبڕی پشتی هەموو ئیشێکیشە توانم بڵم بەڵە بەشێکی قورسم لایە ئێمە وەکو ستافی ئیدارە پێک دین لە 4 کچ و 2 کوڕ واتە ئیشەکان بەتەنها لەسەر خۆم نییە ئیداری خول عادەتەن ئێمە سەرەتا کە ڕێکلامی بۆ ئۆکەین پاشان لە ڕێی ژمارەی بۆردی پزیشکیەوە دێین ناو تۆمارەکەین و ناویستیانیان و لەگەڵ ژماری مۆبایلەکان پاشان کە دێنە ئەوێ ئێمە یەک جیان ئەەکەینەوە ستافی کچان و کوڕانجیا ئەەکەینەوە هەریەکێکیان بەجیادا ئەنیشێنین ئەوەی ئەمێنێتەوە بۆ سەر ئیدارە دابینکردنی پێداویستیەکانە و لەگەڵ بەدەمەوە هاتنی بەشداربان و فێرخوازان و داواکاری خواست لەسەر خولەکانمان ئەمجا ئیدارە بەڕای من پێویستەوە مەرجە ئەو کەسێک کە ئیدارە ئەکات گرنگیەکی زۆر بات بە بەشداربان بەدەمیانەوە بێت جوابیان باتەوە وەڵامیان باتەوە نەک بێزاری و ڕوویەکی گرژ پێشەوەی کە خولێک ڕابگەێنن پلانەکان چین لە ڕووی ئیداریەوە چی دەکەن چۆن ڕای دەگەن کە ئەم خولەتان هەیەەوە چۆن فێرخوازەکانتان ناو دەنووسن و ئەویانی کە بیانوێت لەگەڵتانە بەشدار بن سەرەتا مەرجی بەشداربوون لە هەر خولێکە ئێمە دامانناوە کە تقریبی 30 بۆ 45 کەس ئەگەر خولێک لۆدێکی زۆری لەسەر بێت 50 بەشداربوو وەربگرین عادەتەن خول هەبووە بە جارێک 100 مەسج هاتووە هاتوین کردومانە بە 2 گروپ گروپی یەکەممان 50 وەرگرتو و گروپی دووەممان 50 کردووە لە دوو کاتی جیاوازە و لە دوو شوێنی جیاوازە خولەکانمان کردووە بەم شێوەی ئیداریمان کۆنتترۆل کردووە و بۆ ئەوەی کە
بزانین بەشدار بوو خواستی چۆنەوەیان چۆن بەشداری بکات ئێمە ڕکلامی بۆ ئۆکەین وە ژماری بۆرداانین لە ڕێی ڤایبەرەوە پەیوەندیمان پێوەکەن و نامانێرن گروپ چاتی تایبەت بە خولەکەیان بۆ دروستەکەین کۆمنیوتیان بۆ دروستەکەین پاشان لە ڕێ ئەوە زانیاری تەواویان لەسەر خولەکە پێڵێن ئەم خولو دەورانەتان بێ بەرامبەرە بەپێی خولەکان ئەگۆڕێت هەنێ خولمان هەبووە تەنها مەصرفی بردمان لێ هەڵگرتوەوە تەنها پێداویستەکانمان لێ پڕکردوەوە مەستافێکی خۆبەخشین و هەندێک خولیشمان هەبوو بەڵێ بێ بەرامبەر بۆ سیمینارات و چەندین بابەتی پزیشکی لە چارچێوەی ڕۆشنبیری پزیشکی زۆر باشە کاک ڕازگۆ دڵنیام لە ڕاگەیاندنی سەرەتای ئەم بۆردەتاندا لەوانەیە شتەکان بچوو بوون و لە بچووکە و دەستی پێکردووە ئێستا سپاس بۆ خۆلانە کەمێک گەورە بوو بێ بەڵام پلانی دیکەتان هەیە کە زیاتر گەورەتری بکەن و زیاتر کەسانی دیکە بێن ناو پرۆژەکەەوە بەشدار بن لەگەڵتانە بگومان مەرحەلی سەرەتا زیاتر لەوەیە بریتی بوو بێ لە کۆکردنەوەی ئەو جوودەی کە هەیە چونکە پێشتر بە شێوازی پەرتەوازە ئەم خولانە هەبوونە بەکرامەتەوە بەڵام ئامانج و فکرەکە بریتی بۆ لە کۆکردنەوەی ئەم هێز و توانانە لە ژێرچەتری پرۆژەیەکی دیاریکرا و ڕێکخراوە هەر لە ژێر ئەمەشا لە سای ئەمەیە بۆ پزیشکی دروست بووە ئیشی دیاریکرای و بەرد حەزەکەم ئەوە ڕوون بێت عادەتەن ئێمە کە لەسەر ئەو دوو براندە جیاوازە ئیشەکەین خەڵکی ئامە خەڵکی بواری توبی ئەوەی کە لە بواری توبیا ئەمەوەکو ئیزافە دوور لە پرسیارەکەیتەوە ئەوەی کە لە بواری پزیشکیا پێویستە خەڵکی بیزانێت بۆ منی خساسم توبی نییە تا لەو شێوازەی لەو بەشەی کە من ئەتوانم فێر بم لە فەرز ئەید و یاخود هەندێک زانیاری تری پزیشکی ئەتوانم بەکاری بێنم ئەمما ئەو بوارانەی تر هەم قانون ڕێگەنەداوە بەدل لەوەش هەم عیلمیان تەندروست نییە چونکە کۆمەڵێک دەرکەوتە هەیە هەم لە بابی سلبی و هەم لە بابی ئیجابیش کە لە کاتی بەکارهێنانی ئەدویەیە بەکارهێنانی دا و دەرمان بۆ هەر نەخۆشێک ڕوادا ئەو پەرچەکردارانی کە لەم جستەیە ڕوادن دگومان کەسی غەیرە توبی نەچاوەڕوان کراوە بووی وە ناتوانێت ئیداری بکە بە کوردی پوختیواتە ناتوانێت ئیداری مەخاتر کە ناتوانێت پێشبینی و مەترسیانە کاکەگەری کەوتنی دەرزێک بەهاڵ لێدان یاخود دەشتێک کە ڕوادن هەر بۆیە ئەمە وا ڕێک خراوە کە کەسی غەیرە توبی ناتوانێت بیکە بگومان ئەوەش تەندروستتر و ڕێک و پێکترە دەربارەی شێوازیکردنەوەی دەورەکانیش لێرە فلتەر هەیە واتە ئێمە لە بۆرد کە بەشێکین سەر بە ڕێکخراوی قوتابیانین کە ئەگەر فکرەیەکە بێ بۆ نمونە مامۆستا بۆم دادەشێدا دێت لامان فکری دەورەیەکمان دەڵام دەورەی هەستەکەم پێویستە بکرێتەوە ئەمە سەرەتا چێتە لای بەشی پرۆژە و پلان ئەبێ دەیڕژێتەوە بزانم دەورەیە هەیە منهەجی هەیە کێ هەیە بیڵێتەوە شیاوێتی کەسمان دەسەکەوێ دواوی ئەو فلتەری خۆیەکە ئاینێرە بۆ بەشی ڕاهێنەران بۆ کاک محەممەد پێویستەدانی زانستی هەڵسەنجێنن لەگەڵ کۆمەڵە دکتۆری بەڕێزە کە بێگومان فەزڵ و گەورەی بۆ دکتۆری عزیزمان دکتۆر بەختیار کەمال تاڵبانی گەڕێتەوە کە پشتیوانمان بۆ لەم فکرەیە ئەچێتەوە بۆ لای کاک محەممەد بۆ لانی زانستێکی داخۆ بزانایان پرۆژەی لانی زانستیەوە ئەکرێ جێبەجێ بکرێ عیلمیە و ڕاهێنەرەکە کوالیفیکیشنی هەیە بتوانێت بڕوانامی دیاریکراوی هەیە وانە بڵێتەوە دوای بە فلتەری کاک محەممەدا تێپەڕی اینجا چێ بۆ لای ئیدارەش ڕێوشوێنەکە یەگرێتە بەربزانە چەند کەسی پێویستە شوێی پێویستە لە کۆتاییانیش ختام و میسک ئیمزایان بۆ ئەەکەم و ئیشەکە ئەڕوە زۆر باشە ئەو کاک محەممەد ئەو ڕاهێنەرانە یاخود ئەو پزیشکانی کێنە لای ئەو خول و دەوراتانە ئەڵێنەوە ئەوانش بێ بەرامبەر ینی خۆ بەخشانە هاوکاریتانەکەن یارمەتیتانەیەن وەکو ئیدارە ئەماژی پێدا سۆلیخان ئاماژی پێدا مەستافێکی خۆبەخشین خۆبەخشانە کارەکەین و ئەو مەصرفە ئەو پارەی ئەو بڕپارێک لە بەرامبەر خولەکانە وەرەگیرێ ئەو بڕپارێک لە بەرامبەر خولەکانە وەرەگیرێت تەنها بۆ مەصرفی خولەکان بەکارهێنرێت واگەڕێتەوە بۆ بۆرد بۆ مصرفاتی بۆرد بەکارهێنرێت زۆر باشە کاروان ئێوە ڕۆژانە ئەو خولانە کە پێشکەش دەکەن بابەتەکان زیاتر لە خۆی لە چی دەبینێتەوە چۆن پەیامەکانتان دەگەن بە فێرخوازان خولەکەش چەندێکواتە و کورسێک کە دێڵێنەوە بە فێرخوازان کاتەکەی چەندێکە کۆمەڵە خولمان هەیە ئێمە خولی ئۆنلاینمان هەیە و خولی ئۆفلاینشمان هەیە کە ڕوبەڕوو ئەو فێرخوازانە فێرەکەین وەکو پرۆژە و پلان ئێمە کاتێک کاکڕازگۆ باسی کرد خەڵک دێت حەزی لە کردنەوەی خولێکە بەو فلتەران داڕوە وەکو پرۆژە و پلان کە ستافێکین تەنها خۆم نیمە کۆمەڵێک خوشک و برای تریش هاوکارمان کە ئەم پرۆژە و پلانە دانین بۆ نمونە خولێکی ئینجێکشن دەرزی لێدان دێت بۆمان ئێمە هەڵی سنگێنی بزانام چەند ڕۆژی پێویستە بۆ خۆی ئێمە ڕۆژدانانێن بە کاژمێر ئەیکەین بۆ منە خولێکی ئینجێکشن چوار کاژمێری پێویستە دوو کاژمێر بۆ نەزەری و دوو کاژمێر بۆ عملی و خولێکی سەحبی خوێن لەوێ دوو ڕۆژی پێویست بێ واتە 5 کاژمێری پێویست بێت لە دوو ڕۆژی جیاوازدا و ئێمە لە کۆتایی هەر خولێکدا کە کردمانەوە ئێمە ئەبێت ئاماژەوە بکەین کە تاقیکردنەوە نەکەین واتە بڕوانامەیان نادێنێت تاکو لەم تاقیکردنەوە سەرکەوتو نەبن
واتە لە پەنجا بەرەو سەر بێنن اینجا سەرکەوتو دەبن و کۆمەڵێک فلتەری تر هەیە بۆەوەی ئەم بڕوانامەیەکی باوەڕپێکرای پێ بدەین. خاتو سۆلین ئەو بەشداربانی کە پەیوەندیتان پێوە دەکەن ئەیانەوێت کە لە خولو دەوراتەکانی ئێوە یان بەشدار لەوانەیە هەندێک کەس هەبێت کە کاتێکی محدود و دیاریکراوی هەبێ بڵێ من ئەوەندە بۆ ئەوەندە ئەتوانم بەشدار بم لەم خولانی ئێوەیە ئێوە تا چەند گرنگی بەم کاتە ئەدەن تا چەند هاوکاری ئەم بەشداربوانە ئەکەن لە ڕووی کاتەوە یانەوەی ئێوە سیستەمی خۆتان بەرنامەی خۆتان تێک نادەن هەر بەپێ و بەرنامەی خۆتانە ڕوونتەر کە زەگەر خواستی هەبێت بەشدارە بێتەوەشی کە خواستی نەبێت ئێوە ناتوان کە کاتی خۆتان تێک بن. سەرتا ئێمە کە ڕێکلامەکەین بۆ هەر خولێک کە بڵای بکەینەوە کاتەکەی دیارەکەین ئەو کەسانی کە بۆیان گونجاوە تاوان پەیوەندیمان پێوەکەن هەش بووە نمونەی وا زۆرە کە ئەڵە کاتەکەی بۆ من ناگونجێت ئەوانە پێشنیاری ئەویان بۆکەین کە دووەم ڕۆژ بێن و داوا لە ڕاهێنەرەکەکەین کە دووبارە بۆیان دووبارە بکاتەوە واتە ڕۆژێکی جیاوازیان بۆ دانین و ڕاهێنەرەکە بە پێی مەجای خۆی بە پێی کاتی خۆی بە پوختەیەک بۆیان دووبارەکاتەوە بەڵە زۆر هاوکاریمان کردن لە چ کاتێکدایە زۆرنەی کاتەکانمان لە کاتژمێر 2 بۆ 4 و عادەتەن خولیشمان هەبووە لە 9 بۆ 12. زۆر باشە کاگە ڕازگۆ ببینەوە لای بەڕێزت چەند خولو دەوراتان هەیە لە چەند بوارە تایبەت بە ناوەند قوتابیان یا بەس تایبەت بە بۆدی پزیشکی تایبەت بە قوتابیان بە شێوەیەکی گشتی تایبەت بە قوتابیان بە شێوەیەکی گشتی ئێمە تایبەت بۆ بەشەی کە لایم نەکە بەشی ناوەندی زانکۆپیمانکانی سلێمانیە ئێمە ئیشەکەین لەسەر هەر بخساسێکی جیاواز کە لە زانکۆیە هەیە ئەوەی تا ئێستا خوا بەرەکەتی کتاوە توانیمانە لە 4 براندی جیاوازە ئیشکەین خولی تایبەت بە بواری یاساییمان هەبێ بۆ کۆلێژەکانی تایبەت بە یاسا کۆلێژی یاسا و خولی تایبەتمان هەبێ بۆ زمان کە ئەوە تایبەتە زیاتر بە کۆلێژەکانی زمان و غەیری ئەویش لە خەڵکی ئاسایی ئەو تا براندێکی تایبەتمان هەیە بە توبی کە ئی لەسەر بەشە پیشکەکانەکە و براندی پەرۆدەی گشتیشمانەیە کە ئەو زیاتری لەسەر کۆڕ و سیمینار و ئەو بابەتانەکە کە عامن بێ ئەوەی ڕەچاوی خساس بکرێت ئێمە لەم براندانە ئیشەکەین ئەمان غایەکەش ئەوەیە کە بتوانین بە تەواوەتی شەرمەجێ خۆمان لە تێگرای خساسەکانە جێبێ. ئەی بوارەکەی خۆتان بۆردی پزیشکی بوارەکەی خۆیان بوارەکەی خۆیان بۆ بوارەکەی خۆیان من قانونیم ینی تەناوەندەیە لەبەرەوەی مەسئولی ناوەندم ئیدارەی سەرپەرشتیاری شتەکەکم ئەمما هیلاکی و ماندووبوون و فکرە ئەوە لە دەست خوشکبراکانمانە هەر چەندم ستافی باڵان و لە خوار هەرکەس لە خوارنا لە تەنیشت هەرکەس لە ئێمەوە کۆمەڵی کەسی کە هەیە کە ئیشەکانەکە ینی بۆ نمونە کاک محەممەد بەتەنیا ئەو پەری دەورەیەکی پێوترێتەوە بەڵام لە بەرەوەی 4-5 ڕایەنەریکی لەگەڵا کە خۆخشانە لەگەڵی بەردەوامن بۆ یەتوانێت لە یەک کاتە ئێمە 4-5 خۆل بڕۆین بێ ئەوەی کە بوەسین ئەمە هەمان قسە ڕاستە بۆ هەرێک لە بەڕێزەکانی تریش لە بواری پزیشکیە ئەم بۆردە مدەی ساڵێکە بەردەوامە پلانەکە ئەوەیە کە بتوانین لە 4 ساڵی داهاتووە کە بەم ساڵە بکاتە 5 ساڵەتە پلانەکە 5 ساڵیە دوای 5 ساڵی تر ئێمە بتوانین بۆرد وەکو براندێکی سەربەخۆ لە ڕووی ئیداریەوە وەکو ڕێکخراوێکی تابع بە قوتابیان مامەڵە لەگەڵا بکەین. زۆر باشە کاک محەممەد ئێوە هیچ هەماهەنگێکتان هەیە لەگەڵ نەخۆشخانەیەکی دیاریکراوە لەگەڵ شوێنێکی پزیشکی پێشەوەی کە بچمە سەر پرسیارەکەی وەڵامی پرسیارە بدەمەوە کە شیداخان لە کاک ڕازۆی کرد ئێمە کۆرسەکانمان کە ئەو کۆرسانەی کە دایانین وەکو پێشتریش باسم کرد فەراغێکە پڕێکەکەینوانەی زۆرێک لە ڕێکخراوەکان و پێی مانگاکان کە کۆرسی پزیشکی ئەڵێنەوەە ئەم فەراغیان قۆستۆتەوە بۆی کە بڕێکی پارێز زۆر لە تەلەبە بکێشنوانەی تەلەبی خۆمان کاتێکە لە زانکۆیە بگرێ لەوانەیە کۆمەڵەکە بێت دەسەڵاتی باشێ بەڵام کۆمەڵێکی شتیا کە دەسەڵاتی ئەوەی نییە ئەم کۆرسە بۆ بڕەپارێ ببینێ تێگەن واجگە لەوەش ئەمە و کورسانە بۆ نمونە پزیشکی ددانمان هەیە کۆرسی تایبەت بە ددانی پێڵینەوە ئەنێ و دکتۆرە دێ کۆمەڵک بابەتی دیاریکراو کە خواستی زۆر لەسەر بێ لەلایەن خوێندکارانی بەشی ددانەوە ئێمە کۆرسی پێڵم بۆ نمونە بەشی پەرستاری عادەتی زۆربەی کات دانانی کانۆلە دەرزی لێدان بۆ نمونە ڤایتەڵ ساینەکان ئەوەی کە بۆ نمونە تایبەت بە نەرسینگ تایبەت بە بەشی پەرستاری ئێمە و کۆرسی پێڵێنەوە وەجگە لەوە کوشیکاری نەخۆشی کە وەکو خۆم دەرچووی کۆلێژ تەکنیکی و تەندروستی بە شیشیکاری نەخۆشیەکانم ئێمە لێرە کۆرسی بە تایبەت بۆ نمونە ڕاکێشانی خوێن بۆ نمونە فسیۆلۆجی بڵات بۆ نمونە تێستەکانی وەکو تێستی CBC کە بۆ تێستی هیماتۆلۆژی تێستی خوێنە وەجگە لەوە بۆ نمونە وەکو بەشی پەرساری مناڵان کورسی تایبەت بەدانانی کانۆلامانێ بۆ منداڵ کە هەمە شتێکی زۆر زۆر گرنگە ئەمتوانین لە مناڵە کانۆلا دابنیت تۆزە کانۆلادانان بۆ مناڵ زۆر زەحمەتە چکە زەمانی زۆر ینی توانین بڵێ مولولەی خوێنی باش دیار نیە. زۆر باشە کاکاروان هاوشانی ئەو کەسانی کە دەخوێنن لە ناوەندە پزیشکەکاندا تا چەند گرنگە پەرە بە توانست و زانیاری خۆیان بە لە ڕێگەی ئەم خولو دەوراتانەوە کە هەم ئەوانێکشی کە لە ئێستادا بەناشکونە بە هەلی کار نییە و زۆر لە پزیشک و ئەوانەی کە تەخەڕوجی ئەو بابەتانن لە ماڵەوەن بەڵام لەوانەیە وایان لێبێت ئەو زانستە ئەو زانیاری کە وەریان گرتۆ بیریان بچێتەوە بەڵام بەشداریکردنیان لەم خولو دەوراتانە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە توانست و زانیاری خۆیان زیاتر
پەرە پێدەدەن. ئێمە خۆمە کە دەرچووی بەژی پزیشکینە فراغێکی زۆر زۆر گەورە هەیە لە خوێندنی باڵادا لە زانکۆ پەیمانگاکان کە ناتوانرێت بە عملی فێری ئیشەکان بی کە من بن پێویستم بە نانانی کانۆلایەک بێ لەوێ فێریان نەکردوم کە چۆن کانۆلایەک بە عملی دابنێن پراتیکەکان پێ وتومە پیان عملیەکان فێر نەکردومە تەنها نەزاریەکان فێر کردومە بۆەوە ئێمە هاتوینە فراغە پڕکەینەوە بە کەسی بەتوانە و بە عملیش بە عملیە میشەکانیان پێەکەین و تاقیکردنەوەکانش تەنانەت لە سەوەڕەکە نیە بەڵکو بە عملیە و لێرەوە بە پێیسی دەتام زۆر زۆر سوپاسی نەخۆشخانەی بەخشی بکەم کە زۆر زۆر هاوکار بووە لەگەڵمان و زۆر زۆر دەستبارگرمان بووە لە دابینکردنی شوێنە دابینکردنی پێداویستی و ئەستافەکەشی بە دکتۆر و کارمەندەوە هاوکارمان بووە بەوەی خولەکان بە شێوەیەکی زۆر عملی زۆر باش و سیقە پێکراو بیکەین بۆیە لێرەوە سوپاسی هەم لە بەڕێوەبەر و بەڕێوەبەری کاریگەری و ستافەکەیەکەم پایگەڕە پاداشیان بداتەوە و بەردەوام هاوکارمان بووە و دکتۆر بەختیار کەماتەڵەوانی کە سەرپرستی زانستی عامی بۆردەکات و تا ئێستا لەگەڵمان ماندوو بووە سوال بخۆ تا ئێستا توانیمانە نزیکی 2150 بڕوانامە بدەین بە فێرخوازان و بەشە جیاوازەکان تەنها لە سلێمانیشنە بەڵکو لە دەرەوەی شاری و لە شارەکانی قەڵازێ و ڕانیە و دەربەندی خان و کۆمەڵێک شاری تریش ئێمە توانیمانە خولیان بۆ بکەینەوە و بڕوانامەیان بدەینە. زۆر باشە کاک محەممەد پێم وابێ هەمووتان دەرچووی بەشە پزیشکەکانە کەواتە مەرجە ئەم ستافەتان لەم بۆردەیە هەمووتان دەرچووی بەشە پزیشکەکان بن وەکو بۆ منە کۆمەڵک لایەنمان هەیە لە بۆردی پزیشکیاوەکو هەر هەیکەلی هەر ڕێکخراوێکا بۆ منە هەر بۆردەکەدانرێ بۆ منە پەیوەندیدار بە ئیدارە پەیوەندیدار بە پرۆژە و پلان بۆ من پەیوەندیدار بە ڕاهێنەران یاخود بەرپرسی ئەو شوێنە کە دانرێ ئەکرێ بۆ منە بەرپرسەکە یاخود بۆ منە ئیدارەکەی کەسێک بە کە بەشی توبی نەبێت ئای بۆ منە لەوانەیە کەسە کارگەڕی بێ لە ئیدارەدانی ئەو شوێنە باش بێ بۆ منە بۆ ئێمە بۆ ئیداری مالی ئەو خولە بۆ پتابشکردنی پارەکان ئەکرێ ژمێریاری بێ ئەتوانی بۆ دەرچیەوە بەشە نەبێت شارەزایی لەو باردا هەبێت. زۆر باشە خات و سۆلین ڕێژەی بەشداری خوشکان چۆنە لەم دەورە و خولانەدا ئەتوانم بڵێم ڕێژەیەکی یەکسانمان هەیە لە نێوان نێر و مێدا بەڵێ بە ڕێژەیەکی یەکسان بەشداریەکان ئەلحەمدولیلا خواست لەسەر خولەکانمان زۆرە بە ڕێژەیەکی یەکسان لە هەردوو ڕەگەس. ئەگەر ئامارتان لابێت تا ئێستا چەند کەس سوودیان لەم خول و دەوراتانەی ئێوە بینی نزیکی 3000 کەس بەشدار بوون لە خولەکانمانە 2150 بڕوانامەمان بەخشیوە چونکە عادەتەن خولەکانی ئێمە ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردووە ئامارە 3000 کەس بەشداری کردو و 2150 بڕوانامەمان بەخشیوە چونکە خواست لەسەر خولەکانمان زۆرە بە ڕێژێکی زۆر و هەیە توانای مادی ئەوە باش نییە و ئێمە هاتوین بەشداریکردن لە خولەکانمان کردوتە دوو دەستەیە کە تەنها بەشداریەوە بێت و بڕوانامەی پێویست نییە دەستەیەکیش کە بڕوانامەی پێویستە بۆیە ژماری ئەوانی کە بڕوانامەیان وەرگرتووە کەمترە لە بەشدار بوون. ئەو کەسانی کە لەم خول و دەوراتانی ئێوە بڕوانامە وەرەگرن کاربن بڕوانامەیان دەکرێت دەتوان لە شوێنانی دیکە کاری پێ بکەن لە بروی ئێستا بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە خلیجی ئەم بەشانن زیاتر ڕۆکەنەوە شوێن ئەهلەکان بوو نەقەسخانە ئەهلەکانی ئەم بابەتانە ئەویش ڕاستەخۆ پرسیارەوەی لێک عملیت کردووە یار خلیجی لەم شوێنانەیە بەڵە زۆر باش بەکاریە چکە تۆ هی ڕێکخراوێکی معتەبەرەت هەیە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و سەرپەرشتیارێکی زانستیت هەبوو بە مۆری دکتۆرێکەوە کە سەرپەرشتی لانی زانستی دەورێکی کردووە و مۆر و واژووی ترینەرێکت هەیە کە ترینەرە لە بواری پزیشکیا و ڕێگە پێدراوە کاتوانێت دەورات بڵێتەوە ئەمە معتەبەرە بۆی من بە سەرۆکی خەسخانەیەک بڵێ من کە خلیجی على سەبیلی مثال من کە خلیجی بەشێکی توبیم بەڵێ پراکتیکیشم کردووە تا خولێکی پراکتیکیشم بینیوە مەش بڕوانامەکەمە بەڵێ بۆم جیانە بەکاردێ و سوودی باشی هەیە بگمانی تر عیلم بەشێکە و کارکردن پێشی سوود بینین ئەوە شەکەوێت لەسەر سەلیقەی ئەو فێرخوازی کە بڕوانامەوەرەکە زۆر باشەکە گرازگۆ ناوەندی زانکۆ و پەیمانگاکان بەدەر لەم بابەت و خولانە خولی دیکەتان هەیە بۆ نمونە لە بواری دەرون ناسی و کۆمەڵ ناسی و لەو بابەتانەیە لە ئێستادا لەوانەیە بەشێک لە نێو کۆمەلگادا کێشەی دەرونی و کێشەی کۆمەڵایەتی ئەوانەی هەبێت هەمووی دەرونی ڕووخاوە ئێوە چۆن ڕاهێنانتان یاخود خولتان هەیە بۆ ئەو بابەتانە ئێمە حالیان لە ناوەندی زانکۆ ئەوەی کە ئیشمان پێێتی قوتابیان بە شێوەیەکی گشتی لە سلێمانیا باسکەم ئێمەوەی کە ئیشی لێسەرەکەین جیابان کردوتەوە بە پێوەری تەمەن سەرەتا واتە پێشەوەی ئیش لەسەر دەرون ڕووخاوەکان بکەین لەسەرەکە دەڕووخاوی تر دروست نەبێت بۆیە یەکەم جاری لەسەر چیلی خواترەکەین کەوانی فێرخوازن لەسەر قۆناغی سەرەتایی بۆی بەردەوام لە قوتابیان خولی تایبەتی مناڵان هەیە پەروەردەی ماڵان نەک خولی لایەنی زانستی چکە هەوڵە دین ئینشاڵڵا تاکێک بەرهەم بێنین کە دوایەوە پێویست ناکە ئەمە دەرونی بۆ ڕێک بکەینەوە
لەم قۆناغەیە خەریکین کە پێمان وایە بناغە و ئەساسەکەی لە غەیری ئەوە ئێمەوەی کە تەرکیزمان لەسەرێتی هەر خول و وەسیلەیەک بکەینەوە هەر خولێک بکەینەوە لە هەر بوارێکە وەسیلەیەکە بۆ غایە گەورەکە کە ڕێکردنەوە و دروستکردنی تاکێکی باشە تاکێکی تەندروستە بۆ کۆمەڵگە من ئەگەر خولێکی پزیشکیش کەم لە ناوڕاستی خولە پزیشکەکە ئەتوانم قسەی بەو گەنجانە بکەم بڵێم بەهیوامە بن لەبەرەوەی ئێوە کە لێرەم بەڵگەی لەسەرەوەی کە زۆر خلیجی تر هەیە لەبەرەوەی نەیتوانیوە برە و بە ئیخساسەکەی خۆی بەسە لە ماڵەوە دانیشتە بۆیە دەرونی ڕووخاو بۆیە لە هەر ئیخساسێک ئێمە خولەکەینەوە بە خولە یاسایەکانمان بە خولەکانی زمان ئەو کەسەی کە هەڵیە بژێرین بوانە بێش بۆ منە خەڵکێکی ئێوە ئاسا کەسمان پاراون و قسە شیرینین کەوانە ئەبێژن لە ئیخساسی خۆیانە لە ناوانەکانی شابێکمان کوالیفیکیشنی ئەوان هەیە کە ئاراستەیەکی باشی خەڵکی بکەن ئەمە ژێکێکە لە غایەکانی ناو هەموو دەورانی کێمەکەینەوە مەبەست باسی لەوە کرد کە پەروەردەی مناڵ ئەم خولانەتان چۆنە مەبەستی لەوەیە کە ئایا ئەمە منداڵەکە خۆی بەشدار ئەبێت لەم خولانتان یان خول بۆ دایک و باوکەکەیانەکەنەوە کە بزان شێوازی پەروەردەکردنیان چۆن بێت هەردووکی زەرورە پێمە بابین بە دایک و پاگەوان بیرەکەینەوە پرۆژەیەک پێیان قبوڵیکەن دوای ئێستا لەم قۆناغەیە ناوندمان هەیە ناوەندی سلێمانی لێرە کە خوشکبرایان کاکسەر و ستافەکەی لە ئێستا خەریکن خولێکی تایبەتمان هەیە بە مناڵان الحەمدولیلا لەبەرەوەی چەند ساڵە بەردەوامە بۆی فەزلی پێشخۆمانەوە قوتابیان شخصێتێکی معنەوی باشی هەبووە بۆی کە ئەتوانێت تاکی باش بەرهەم بێنێ ئەتوانێت گەنجی بە حورمەت دروست بکە ئەمە وای کردووە بۆ منە دایک و باوک بە شێوەیەکی بەرچاو حەز بکە بڵێ ئەرە مناڵەکەی خۆمتان بۆ نێرم ئینشاءڵڵا دەستان پێوی بێ با بەشدار بێ لەگەڵتانە ئەم دەستەواژانەمان زۆر بووە لە هەموو ڕنگ و لەونێکمان هەبووە کە حەزی کردو مناڵەکەی بێتە ناو قوتابیان تا لە خولە پەروەردەیەکانە بەشدار بێ بەڵە خولە پەروەردەکان خاتوشەیدا هەیە بە بەردەوامی هەیە حالیان کە ئێستا ئێمە قساکەین ئیمڕۆ چوارشەممەیە وانە ئیمڕۆ حالیان دەوری تایە ئێستا حالیان لەم دەقەیە لە قوتابیان دەوری مناڵان ئەڕوە کە خولی تایبەتی پەروەردەیی مناڵانە چین کە ئەو ترێنەوە بە مناڵان عادەتەن ئێمە لە خولە پەروەردەیەکانی مناڵان ئیش لەسەر دوو بەشەکەین بەشی زانستی و بەشی پەروەردەی ئامانجەکەمان بەشی پەروەردەیە بەسەرێکی یانی ئیش لەسەرەوەکەین ئەم مناڵە پەروەردەیەکی تەندروست وەرگێ لەم زمینی پەروەردەیە کۆمەڵی گوانەمانەیە وانی خوڕەوشت و ئاکارمان هەیە وانەی تایبەت بە معاملاتمان هەیە فەنی معاملات شوازی تەعاملکردن حتاوانەی تایبەتمانەیە بەدایە باب چۆنێتی تەعاملکردن لەگەڵ دایک و باوکە ئەم بابەتە لە بابەتی پەروەردەیە پێڵێ لینکمان کردوتەوە لەگەڵ و فراغ گەورەی کە لە کەرتی تایبەت و پەروەردەیە هەمانە کە نەخوێندن و وەجبەی دەرچوونی پێشتری پۆلی 1 و 2 3 بوو کە ئەوە خولێکی تایبەتمان بۆ کردنەوە خاص بۆ پڕکردنەوەی ئەو فراغی کە تەلەبەکان دەرئەچوون و نەشیان توانی بۆ پرۆسی خوێندن چەند کەمێک لە چوارچووی بابەتەکەمان چینە دەرەوەڵام گرنگە خولێکی دیکەتان هەیە فقی ئافرەتانە پێم وابێت لە پێجەکەتان ڕاتانگەیاند و ئەمە بۆچی دەبێت فێرخواست فێری چی دەکەن ئەو نیشانەی ئیمانمانەها ئێمە ئێستا حالیان ئەو بەشی کە بەم باسکردی لە قسەکانی پێشاکە بەشێکی تایبەتی عامی پەروەردەیە لەم بەشە پەروەردەیە لەسەر هەموو جۆرە ئەو فاکتەرانە ئەکەین کە ئێستا خەڵکی پێویستی پێێتی یعنی دیقەتمان داوە جیلێکی باش لە کچانمان هەبوو ئێمە کە لای ئێمە دەوراتیان خوێندە دوایەوە هاتوونەتە ناو ئیش و کارەوە ئێستا بەشێکیان پێویستیان بە زانیاری شەرعیە ئەڵێت من پێویستم بێ هەندێک شارەزاییم هەبێت لەسەر بابەتە فقهیەکان بێگومان بەشێکیان دەرچووی کۆلێژەکانی تایبەت بە زانستی ئیسلامیەکانن بەڵام زۆربیان خەڵکی عامن بۆیە هاتین لە بەشی پەروەردەیە ئەو بەشی تایبەتین بە ئیشوکار لەسەر منهجەکانی تایبەت بە شەریعی ئیسلامی هاتین لەوێ خولێکی تایبەتمان کردەوە بە فقی ئافرەتان تەمان فقی قورئانمان هەیە بەس ناویشانی فقی قورئانی نییە ناویشانی فقی هەیە ینی لەگەڵ ئەمەیە بۆم لەمە دوانەیە کە زۆر دیارە ئەگینا لە غەیری ئەوەشە لە پەیجەکەیە هەمانە و دوای بڕۆن و ڕکلام بە پەیجەکەشەکان قەیناکە لەوێشەمانە بۆ منە دارولحەدیثمانەیە باوکاری برایانمان لێرە لە کۆمەڵی دادگەری کە مەدرسەی تایبەتە بە فێربوونی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دارولحەدیثیش بەتەنیا ئەڕوا کە ئیش لەسەر علومی حەدیثەکە و غەیریەمیش لەم بارودۆخی ئێستادا لەم هەلومەرجەی ئێستادا بەدەمەوە هاتنی گەنجان چۆنە بۆ بەشداریکردن لە خولەکانتانە ئەکید بەدەمەوە هاتن بەڕاستی لێستادا زۆربەی گەنجمان بەلاڕێدا برا خاتوێدا لەبەرەوەی تۆ لە ساحەکەیە تۆ کەمینەیەکی کە خەریکی ئەمڕۆتە باشی و زۆرینەیەک خەریکی پێچەوانی ئەمڕۆتەی تون بۆ ئەگەرێسم بڵم بەدەمەوەهاشن زۆر باشە نەخێر زۆر خراپە بەڵام خراپەکە زیاتر تەشجیعی ئێمەمانانەکە بۆی ئیشی تیا بکەین وەک چۆن ئێستا میدیایەکی ئێسم نەگە بێژم میدیای سەرکەوتوو لە هەرێما زۆریانە بێگومان کەمە بەڵام بوونی ئێوەمانان بەشێک لەم فراغە پڕکاتەوە ئێمە ئێستا بەدەمەوە هاتنمان خراپە لەبەرەوەی هەرچی هەیە لە دەرەوە دژی ئەم ڕۆتەی توێ هەرچی هەیە ئاڕاستی گەنجەکە بەوەی کە خەریکی ئەلف و باو جیم بێ خەریکی ئەو شتە نەبێکە پێویستە خەریکی بێت بۆیە ئەمە وای کردووە ئێمە ئەرکێکی زیاترمان کردە سەرشان بەڵام واشی کردوەمان کاتەوەرەمان بەرز بێت و زیاتر خۆمەمە مەسئول بزانی لە بەرامبەر ئەو جەوەی کە هەیە ئێستا زۆر باشە کاک محەممەد دێم و لای بەڕێزت
دوای ئەم بەرنامە لەوانەیە کەسانێک هەبن بیانوێت بێن لەگەڵەوەی کار بکەن یاخود کاری ڕاهێنەریانی بکەن ئێوە چۆن وەریان دەگرەوە پێویستە مەرجەکانی چی بێت کە بێتە ڕاهێنەر لای ئێوە؟ بەڵێ لە سەرەتای قسەکانیشمە ئەمەژم بۆدا کە ئێمە ڕاهێنەر کاتێ کە تەقدیمی بۆردی ئێماکە بۆی کە وەربگرێ و کوڕاهێنەر وەربگیرێ و کوڕاهێنەر یەکەم جار مەرجە دەرچوی بەشە پزیشکەکان بێنە خوێندکار بەڵکۆ بە دەرچووی یەکێک لە بەشە پزیشکەکان بێت ئێزر هەر بەشێک بۆ لە هەمان کاتە هەڵگری بڕوانامی تیۆتی بێ و لە هەمان کاتە ئێمە کۆمەڵ چیە لەکوێ بەدەستی بێنێت ئەو بڕوانامەی لە کۆمەڵێک بۆمونە لە ڕێکخراوەکان لە شاری سلێمانی هەدا هەن ئەو بڕوانامەیە ئەدەن بەڵام لە ئێستا زۆر کەم بۆتەوە و نرخی و بڕوانامەش زۆرە و یەکەم کەس دەتوانێت کە پێی بگە لەوانەیە لە هەنێک لە ڕێکخراوەکانە بڕی 150,000 بۆن منە بە بڕی 500,000 تاوەکو بۆن منە بگاتە ملیۆنێک بە پێی جۆری ئەو بڕوانامە پێی جۆری ئەو ڕێکخراوی کە ئەو بڕوانامەیە ئەدا بەم شکڵەیە بڕوانامەکەی وەجگەلەوە ئێمە چەند خاڵێک تریشمانەیە کە لە ڕێگەی ئەوە ئەو ڕانەرە وەرەگرین کە ئەوش بۆن من ڕەوشت و تعاملی ئەوە لەگەڵ ئەو خوێندکارانی کە ئێمە دەرسیان پێڵێنوانێ فێرخوازانەی کە دێنە لە ئێمە چکە ئێمە کوڕاهێنەر کاتەکە کورسەکانمان پێشکەشەکەین جگەلەوەی کە ئێمە معلوماتێکی زانستیە دەین بۆ خوێندکارانە ئێمە لە هەمان کاتە هەوڵە دێن وەکو داوایەکیش بۆ ئەو ڕێبازی کە لەسەرین بۆ ڕێبازی پێ ساوسەلم بتوانین کە ئێمە کۆمەڵێک شتیان پێ بەخشین کە نەک لەلایەنی عیلمێکە و بەڵکو لەلایەنی دینێکە و لەلایەنی ئەو دینێکە لەسەری ئیسفادەشی لێ بکەن. کاک محەممەد تا ئێستا فێرخوازێک هەبووە کە لەلای ئێوە بڕوانامە وەربگرێت ئاستی زانستی ئەمەنە باش بێ و نزیرەک بێ ئێوە بتوان لای خۆتان وەری بگرنەوە کوڕاهێنەرکاری خۆتانە 100% ئێمە کاتێکام خولانەژەکەینەوە کاتەکەم خولانە فێرخوازانی خۆیان هەر سەرەتا بەشدار بووم بزۆت هەروە بووە ئەنی ئێستاش ئێمە کاتێک کە ئەو خولاناکەین و فێرخوازانی کە دێنە لامن مراقبەیانەکەین بزانین کامان ئاسی زۆر باشە دوای قسەی لەگەڵاکەین و دووبارە بەکاریانێنەوە هەوڵە دەین بتوانین کا کۆرسێکی کتابەتیان بۆ بکەینەوە بە TOT ئەنی لە ئێستا لە هەوڵین کە بتوانین کۆرسێکی لەو شکڵە بکەین و کۆمەڵێک ڕانەری تایبەت بە بۆردی پزیشکی بۆ بۆردەکەمان زۆر باش پەروەردە بکەین انشاءالله. کاکەروان هەموو پرۆژەیەک هەموو بۆردێک لەوانەیە سەرەتا کۆمەڵێ کێش و گرفتی هەبێت کێش و گرفتەکانیەوە خۆی لە چیدا دەبینێتەوە هەوڵتان داوە چۆن چارەسەری بکەن؟ نمونەیەک بێنمەوە لە ڕۆژ دووشەمە سەردانی نەخۆشخانەی شارم کرد لەوێ کچێک و کوڕێک لێ بوون وتیان ماوەسەکاروان بە خێری ڕاستی من نەمناسین سوپاسم کردنەوە وتی سوپاسی بۆردی پزیشکیەکە گوتم بۆ گوتوەڵا بەهۆی بۆردی پزیشکیەوە تواندرا سوپاس بۆخوا من لێرە دامەزرێم ئانی وەکو گرێبەس لێرە گرێبەسیان کردووە کە من ئیشی عملیان بینی و ئەو بڕوانامەی پاڵپشت ببووی پاڵپشت بە بۆ ینی سوپاسی خۆم کرد کە ئێمە بووین هۆکارێک بۆ ئەم خوشکۆبرایە کە لەوێ وەکو گرێبەس دامەزرێن لەو نەخۆشخانەیە بۆ مەسەلەی پرسیارەکەشت گیر و گرفت زۆرە ینی دووسێ ئاین کۆمەڵی ڕێکخراوی تر هاوشانی ئێمە هاتوون خول بکەنەوە بەڵام ئێمە چونکە نرخی خولەکانمانیان بێبەرامبەرە یان زۆر کەمە فێرخوازمان زۆر ڕوتەیەکەن و لاینی زانستیشمان ئێمە زیاترە لە کۆمەڵێک کەسی تر بۆیە هەوڵمان داوە گرفتەکان زۆر چۆن دەڵی چارەسەریانکەین لەگەڵ دانیشتن لەگەڵ کۆمەڵێک کەسی بەتوانە لە وەزارەتی تەندروستی و لە کۆمەڵێک شوێنی تر. زۆر باشە تۆ بەرپرسی بەشی پرۆژە و پلانەکانی لە ماوەی ئەو چەند ساڵی کارکردندا چەند پرۆژە و پلانتاندا ڕژاندووە هەنی چەند پرۆژە و پلانتان هەبووە؟ سپاس بەخۆ تا ئێستا بەعادەت 100 پرۆژە چۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەیەکی زۆر گەورەمان لەبەردەستە کە لە مەودای ئینشاڵڵا گەڵ ستاف نیازمان هەیە پرۆژێکی زۆر گەورە بە کۆمەڵێک سپۆنسەری گەورە و بدانان پرۆژێکی زۆر نوێە چێ پرۆژەکەتان ئالانی پرۆژەکەمان نوێە دەمانەیە ئینشاڵڵا ئەم لە وەرنەوە پیجەکە وەرنەوە پیجەکە لەمە باشترتان دەستەکەوە گرالانی بۆ بکەم وەڵا لێرە باشترمان کە دەست ناکەێت پرۆژێکی زۆر گەورەیە سپاس بەخوا ئێمە دەمانەیە پانێڵکی زۆر گەورە بکەین بۆ بەرەو پێشبردننی کردی تەندروستی ئەوە بەشداربوویان قوتابیانی تەندروستی بێت و ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە پرۆژەکان کە لەمە دووە بە ئۆنلاینیشمان کردەوە بەرنامەی تەندروستی هۆشیاری تەندروستیمان هەبووە و بەردەوام هەوڵماندا لە ڕێی سیناریۆوە قوتابیان زیاتر تێبگەن و کەیسیان بە عملی بۆ دروستکەین کە لە دانانی بۆ بڕوانەمان داوەتەوە لەوێ کەسێکمان داناوە کە بکۆخێ و هەست بکەن کە شتێک لە قورگی گیرمەوە ئێمە چوین فراگوزای سەرتای لە ناو تەلەبەکان دەبەمە کردو و کە شڵەژاویان پێوە دیار بووە لە کۆتاییدا پێمە دووە ئەمە سیناریۆوە بەڵام لە ژیانمان تا ئەم خەڵکانە بینن و کۆمەڵی خەڵکی تر بەم شێوەیە هەیە و زۆر کەس هەبووە و توێتی ئێمە سوپاسی بۆری پزیشکیەکەین کە فێری
ڕزگارکردنی خەڵکی کردوینە کە کەسێک هەر خۆم کە لەم بۆردەدا پەروەردە کراوم ئێستا بوومە بەرپرسی پرۆژە و پلان مسپاس ڕێکخراوەکەم کە کۆمەڵک کەسم ڕزگار کردووە کە عیلمەکە لە زانکۆپی مانگە فێر نەبووم بەڵکو لە بۆردی پزیشکی فێر بووم. کاگرازگۆ کاتمان تاوا دەبێت ئەگەر شتێکمان بیر چوو بێت یاخود تانێ شتێکی دیکە بڵێن لە خزمەتانە. ئێمە سوپاسانەکەین بۆم دەرفەتە و سوپاسی کەناڵی ئاسمانی پێیان مسافی بەرنامەکەشتانەکەین ئەو گەنگە بڵین ئینسان بە وەفا بە بەرامبەرانیشە زۆر بێ میشاناکەوێتە زێر ساوسێ برێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە دیاریکراوی سکرتێری پێشومان وەلدای کۆنگرەستافی تازەشمان کە ئینشاڵڵا فەزڵیان بەرەکەوێت و لە ناو ئیش و کاری بۆردیشا بۆ خوشک و برایانی خۆبەخشمان و نەخۆشخانەی بەخشین و بەڕێز دکتۆر بەختیار سپاس زۆر بەخێر بن بەڕێزان کاگرازگۆ قاسم بەرپرسی بۆرد وەروها کە کاروان علی بەرپرسی پرۆژۆ پلان و خاتو سۆلین هێمن بەرپرسی دارە و کاک محەممەد نەجیب بەرپرسی ڕایەنان زۆر بەخێر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین لەسەر بڵاوکردنەوەی پێشانگایەک تایبەت بە کتێب فەرموون بە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بن. من وەکو خوێنەرێکە ناوم ژیراتایە لە شاری دەربەنی خان بەشداریان پێشەنگایم کردووە بە چالاکێکی زۆر زۆر و باش ێزانم بۆ ئێستای شارەکەمان و بە ئەم کتێبانە هەمویان بۆ هەموو چین و تێژێک ئەبێت واتە بۆ خوێنەرێکە زۆر خوێنەرێکی جدیە و بۆ کەسێک شتای نەیخوێنبێتەوە بەسوودە و بە هەزار ناونیشان بەشدارن یعنی کتێبەکان و بۆ مناڵانی تایە بۆ جیلی مناڵی تایە بۆ گەوری تایە بۆ هەرزەکاری تایە بۆ کەسێکە هەردەستی نەکەوە بە خوێندنەوە بۆ کەسێکە زۆر زۆر شارەزای لە خوێندنەوە و بە پلێکی باش گەشتووە کتێبی لێ و خۆشحاڵم کە توانیم بەشدار بم تایە و کتێبیان لێ بکڕم. لە ژێر دروشمی تەکنۆلۆژیا کتێبمان بیر ناباتەوە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان لەقی دەربەنی خان بە هاوکاری سکرتارێکی گەشەپێدان هەستاوە بەکردنەوەی پێشەنگای کتێب لە شاری دەربەنی خان بۆ ماوەی 5 ڕۆژ بە داشکای لە ساسی نزیک بە دەستگا بەشدارە ئامانجمان لە کردنەوەی ئەم پێشەنگا برەودانێکی زیاترە بە خوێندنەوە و کولتوری خوێندنەوە چونکە خۆتان نەزان و ئاشکان کە ئێسا بە تایبەتی لە عەسری عەولەمە و جیهانگیر و بە جیهانی بوون و زاڵبوونی تەکنۆلۆژیا بەسەر کۆی کایەکانی ژیانە ئەوەی کە شتێ فرامۆشکراوە کتێبە بە تایبەتی لە وڵاتی خۆمانە ئێمە ئەمانەیە بە تاوەکانی کۆمەڵگە بڵین کتێب سەرچاوکی گرنگی معریفیە مانەوەی کتێب لە ڕەفەکانە لە ماڵەکانە لە مەکتەبەکان لە دزگاهان گرنگە نە هەر مانەوەی بەڵکو خوێندنەوەی اینکە مرۆڤ ئەگەر بێ هەبێ بێ کاریگەر بێ دەنگی هەبێ ڕەنگی هەبێ ئەبێ بخوێنێتەوە بۆی شتێکی پێبێ شتێ بە خەڵک ببەخشێ. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.